سڵاتان لەبێ ئەوم کاتتان باش لە هەر شوێنەکەن لە بەرنامەیەکی نوێی پاشیر لەگەڵتانی بە چەند بابەتێکی تەوەری تایبەتی ئاینی و تەندروستیمان هەیە بەر لەوەی بچینە لای تەوەرەکانیان شەومان دەچینە بابەتێک تایبەت بە مانگی ڕەمەزان. قەیرانی ئابووری لە ئێران کاریگەریەکی زۆری لەسەر سفری بربانگی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان داناوە. ئێستا لە شاری ورمێ گروپێکی بچووکی خێرخوازی دەیانەوەی یارمەتی هەژاران بدەن. ئەوان پارە و پێداویستی لە دەوڵەمەندەکان وەردەگرن و دەیدەن بە خێزانە هەژارەکانی شار. ماڵ بە ماڵ دەگەڕێن بۆ ئەوەی یارمەتی بۆ نەخۆش و پەککەوتە و هەژارەکانی ورمێ کۆبکەنەوە. گروپێکی بچووکی خێرخوازی لە شاری ورمێ دەی هەوێت لانی کەم ئەو ڕەمەزانە هەژار و دەستکورتەکانی شار بتوانن ژەمێکی خواردنی گونجاویان هەبێ. طبق او کمک مردمی که دگیجنه دسته ما همجی مواد غذایی تهیه دکرد و بین انسان فقیر توزیع دکرد. حتی اینها الحمدلله مرحله اول در ما بین 100 خانوار را اپک خود توزیع کردن و انشالله چند روز اگر دیگه او خانواری که ملیس بندی کنی او مواد غذایی یبگیجنه دسته وان ئەو گروپە کە یارمەتەکانیان کۆکردوتەوە گەڕک بە گەڕک و کۆڵان بە کۆڵان بە دوای ماڵە دەستکورتەکاندا دەگەڕێن و یارمەتەکانیان دەگەێنە دەست. خۆیان دەڵێن لە نەبوونی ڕێکخراوەیەکی خێرخوازیدا ئەوان ئەو کارە دەکەن. ڕەمەزانی پێنجێ شەشێ چای ڕەمەزانی دەبوو هاتن کۆمەگۆ میکردن گەڵەشگەل تشت وسایل بۆ کلفەتی مینان دەستی وان نەیشی خدا کۆمەگۆوان بیتن خدا همراه وان بیتن انشالله گەڵە کۆمەگە جندی بۆ مرۆت کەن خدا انشالله هەندێکی ماڵی وان زێدە کەتن. قەیرانی ئابووری لە ئێران وای کردووە کە دۆخی هەژارانی ڕۆژهەڵاتی کوردستان لە جاران خراپتر بێت و لە ڕەمەزانیشدا گرانی کاریگەری لەسەر سفرەی بەربانگی بەشێکی بەرچاو لە خەڵک کردووە. پێشتر ڕەسوول خزری پەرلەمانتاری ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەیان بوو کە نزیکەی 40 ملیۆن کەس واتە نیوەی خەڵکی ئێران لە ژێرهێڵی هەژاریدان. ئامارێک بۆ سەلماندنی ڕاستبوونەکەی تەنیا دەبێ پیاسەیەک بە هەندێک گەڕەکی شاری ورمێدا بکەیت. دەچینە تەوەری یەکەمی پاشی باس لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان دەکەین لە مانگی ڕەمەزان یان هاوسەنگ ڕاگررتنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لەم مانگە بە چ شێوازێکە و لە ئاینی ئیسلام چۆن باسی لێوە کراوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا یوسف عەبدوڵڵا پێشنێژ و تاڕخێن ئامادەیە. مامۆستام کاتت باش زۆر بەخێر. لە مانگی ڕەمەزان و لە ئاینی ئیسلامدا کە باس لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ئەکرێت جیاوازێکی چی و چۆن باس دەکرێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سپاس نبو أو درفتا طبعا بنين رمضان و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان زۆر بەداخەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر گرنگی پێنادرێ. ئەگەر تەماشای دینی ئیسلام بکەین ئیسلام یعنی کۆمەڵایەتی دینی ئیسلام دینێکی کۆمەڵایەتیە. بۆیە هەر لە ئیسلام تاک فەردیەت ئینسان بەس لۆ خۆی ئیش بکە قبول نییە. ئینعیزال یعنی گۆشەگیر ئەویش نابی. کەواتە دینی ئیسلام دینێکی کۆمەڵایەتی حەل لە سەرەتاوە. تاک ئینسان ناتوانی بژی و بە تەنها گۆشەگیربی حتا لە قورئانی زەمی کرایە ئەفەرمێ وەڕەهبانیەتەن ابتەدەعوها ئەگەر لە بۆ عیبادەتیش بی برێ وەڵا من عیبادەت دەکەم دەچمە شوێنەچی ئەشکەوتەچی لە ماڵ نایەمە دەرێ لە ئیسلامدا قبول نییە. حتا کەسەکە ئەگەر وەها بژی بڵێ بە تەنها دەژیم ژن ناینم تێکەڵاوی خەڵک نابم. پێغەمبەر صلی الله عليه وسلم
زەمی ئەو کەسانە دەکە ئەفەرمێ فەمەن ڕەغیبە عن سنەتی فەلەیسە منی، یعنی چ پیا و چ ئافرەت نابی ئینعیزالیەت هەبی لە کۆمەڵگا. جا بەڕاستی دەتوانین برین ئاستی کۆمەڵایەتی لەسەر سێ ئاستی گشتی دامەزرایە. یان دەتوان برێن سێ ئاستی کۆمەڵایەتیمان هەیە. یەکەم ئاست پێی دەگوترێ ئەڕابیتە ئینسانیە، یعنی پەیوەندی مرۆڤایەتی، یعنی هەرچی مرۆڤ هەیە لەسەر ڕووی زەوی دەبی بەو چاوەی تەماشە بکەین کە ئێمە وەکو خوشک و برای. بە گوێرەی ئەو ئاەتەی هەل لە سوورەتی ئەنیسا ئاەتی یەکەم یا ئەیها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة، يعني هەموو مرۆڤایەتی ئادەم و حەوایە. کەواتە ئەگەر ئەمە بەو چاوەی تەماشای یەکتر بکەین بغض النظر چ دینەکە چێیە چێ نییە، ڕەشە سپیە، دەوڵەمەندە فەقیرە، لە قارێ ئاسیا لە قارێ ئەفریقیا لە ئەوروپایە، هەمووی من نفس واحدە. کەواتە ئەو پێی دەگوتێ ئەڕابیتە ئینسانیە، ئێمە هەمومان مرۆڤایەتی، ئێمە خوشک و براینە لە مرۆڤایەتی، دەبی ئەبە و چاوەی تەماشە بکەین. دووەمین ئاست کە پێی دەگوتێ ئەڕابیتە ئیسلامیە، مادەم بووینە مسلمانین ئێمە هەموو ئینەمە المؤمنون ئیخوە، هەموو خوشک و براین، ئەوە پێی دەگوترێت. جا لە رابطەی ئیسلامی خوای گەورە ئەفەرمێ ئێوە یەک ئومەتن، ئین هذه ئومەتکم ئومەتە واحدە وأنا ربكم، یعنی ئێمە جا کورد بی، عەرەب بی، تورک بی، فارس بی، ئەمەریکی بی، ئوسترالی بی، یابانی بی، سینی بی، ئێمە یەک ئومەتی. ئاستی سێمینی کۆمەڵایەتیمان کە پێی دەگوترێ ئەڕابیتە القەومیە وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. ئێمە کوردین، ئەوە عەرەبە، ئەوە تورکە، ئەوە فارسە. کەواتە لۆیە لە ناو داخینی ئەگەر دەوڵەتی ئیسلامی شەبی هەموو قەومێک دەبی مافەکەی پێ بدرێ. وجعلناكم شعوبا وقبائل. جا ئێمە ئەو سێ ئاستەمان هەیە، ئاستێکی زۆر گشتیە، هەمووی مرۆڤایەتی یەکە. ئەگەر ئینسان هەموو مرۆڤ فکر بکاتەوە ئێمە هەموو خوشک و براینە لەسەر ڕووی زەوی، دایکمان حەوایە، باوکمان ئادەمە، بەو چاوەی تەماشا یەکتر بکەین نابی مەشاکل ڕوو بدە. باش من نفسی واحد. بینە سەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە خێزانەوە باس بکەین سەرەتا. مانگی ڕەمەزان چەند دەرفەتە بۆ ئەوەی ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە بەهێز ببێت؟ بۆ نمونەیەکێک لەوانە کۆبوونەوەیە لەسەر یەک سفرە لە ئێواران. چەند گرنگە لەم مانگە بکرێتە دەرفەت بۆ بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکە؟ طبعا ڕەمەزان فرسەتێکی زۆر زۆر چاکە، فرسەتێکی زێڕینیشە بۆ ئەوەی ئێمە کۆ بکاتەوە. طبعا خەتەرترین شت ئەوەیە ئینسان پەیوەندی بپچڕێنی بە تایبەتی لەگەر نزیکەکانی خۆی. لێ پێغەمبەر ئەفەرمێ سەڵڵەڵڵاهو عەلەیهی وسەلەم لا يدخل الجنة قاطع. ئەگەر یەکێک سیلەی ڕەحم جێبەجێ نەکە لەگەر نزیکی خۆی، باوکیتی، دایکیتی، خوشکیتی، برایتی، خەزور و خەسوویتی، ئامۆزایەکانیتی، نزیکەکانیتی، یعنی عقوبەی توندیە. ئەفەرمێ لا يدخل الجنة. ڕەمەزان دەرفەتێکی زۆر زۆر چاکە، چونکە ڕەمەزان فێری نیزامێکی زۆر جوانی ئێمە دەکا. لە یەک کات نان دەخۆین، لە یەک کات دەست هەڵدەگرین لە ناو خواردن، و لە یەک کات نوێژ دەکەین، وەکو برەی تەنزیمێکی جوانی
ئێمە دەکات مسلمان وەکو مسلمان جا ئەو دەرفەتانە زێتر لە مانجە ڕەمەزانێ هەتا مانگەکانی تر هەیە بەدەستمانەوەیە بە تایبەتینۆ جێبەجێکردنی سیلەی ڕەحم طبعا ئەمن زۆر جار کە باسیش دەکەم یەک لە خاڵە هەرە گرنگەکانی مانجە ڕەمەزانی چەند شتانێک ئینسان بیکە لە پێشی ڕەمەزان بۆ خۆ ئامادەکردن ئەوەیە جێبەجێکردنی سیلەی ڕەحم لەگەڵ یەکتر بە تایبەتی ترش دەرێک لە بۆ ئەوەی ئەگەر خێزان لە ماڵێ کۆ ببنەوە بیانەوێ بەختەوەری لە بۆ ماڵیان بینن کۆبوونەوەی لەسەر یەک سفرە کۆبوونەوە لەسەر یەک سفرە و کۆبوونەوەش لە بۆ تاعەت و عیبادەت کاتێک ڕۆژی دەشتێنن سنەتە یان شتێکی چەند جوانە هەموو پێکەوە 5 دقەمایە پێکەوە دوعا بکەن یەک دوعا بکە ئەوانی دیش ئامین بکەن لە معرەزی کتابان ئەوەی ئەو ساڵ کتێبەکەم بە بەرچاو کرد زۆر پێ معجەب بووین یەکەکە ئەوەی کە تەلیفی ئەو کتابەی کردیا زانیە ئەو کتابەی لەسەر چه ئەساسەرچی دانایە خیلانی یەک ساڵی هەموو ڕۆژێ دەدەقە چارێگەک لەگەر ماڵ و مندانی کۆبوویتەوە نەسیحەتێکی کردوونە ئەوەی هەمووی نووسیتەوە لە خیلانی ئەو ساڵەی کردیتە کتێبێک دەرێ زۆرترین خوێنەریشیە بووە جا بەڕاستی مانجە ڕەمەزان زۆر فرسەتێکی زێڕینە ئێمە کۆ ببینەوە حتا زۆر جار ئەم شخصی خۆم ڕۆژ هەیە هەر بە ئەنقەس ناسمە نوێژی مەغریبی دەرم قەینا ئەوڕۆ با نەمانێ نانەکەی پێکەوە دەخۆین هەر نەمانش با پێکەوە نوێژەکەی بە جەماعەت بکەین یان کۆبوونەوەی تەلەفۆن بۆ ئەوە خوشکمە ئەوە برامە دەرێن فلانە ڕۆژ دێنە لە ماڵی بابم کۆ دەبینەوە لە بۆ ناخواردن باشە ئەمەیەکێکی ترە لەو نەریتانەی لە کۆمەڵگەی ئێمە هەیە داوەت و بانگێشتکردن و کۆبوونەوە لە یەک ماڵ بەڵام لە مانگی ڕەمەزانە زانین کە خواردن تایبەتمەندی خۆی هەیە لە ناو خەڵک و زۆر ئامادە ئەکرێبوون نە کەسێک داوەتی هەیە لەوانەیە ئەگەر 20 کەس بێ بۆ ماڵیان بەشی 100 کەس دروست بکات کاتێکی زۆر لە کاتی ئەم خێزانە ئابات ئەم کابانە ئابات دواتریش لەوانەیە کەسی بە ڕۆژوونانی بۆ ناخورێت ئەوانەی بە ڕۆژون بێگومان نەزانن زۆر کەم ئەخوات لەوانەیە بەشێکی زۆر کەمی بخورێت ئایا ئەم شێوازەش دروستە کە بە ناوی پەیوەندی کۆمەڵایەتی و سەردانی یەکترەوە بەو شێوەیە ناوەڵە ئەوە دەچیتە قالبی ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين يعني سفرە ڕازانەوە دروستکردنی چەندین خواردن بەڕاستی ئیسرافیە زێدەڕەویە ئەم پار میێوانێکم هاتبوو لە مسر میێوانم بوو کاتێک کە نانمان دەخوارد وتی من زۆر سەیرم بە ئێوە دی تم باشە لەبەر چەند باشە ئەو هەموو خواردنە دادەندرێ دوایە چی نێدێ گوتم وەڵی بەداخەوەی مەفرە دەدرێ گوتی زان شتی وها من لە قاهێرە دەژیم شتی وام نەبینی ئەمە دەرێ شت نییە خواردن بمینێتەوە لامان جا بەڕاستی ئەو گوناحێکی زۆر گەورەیە زان شتێکی بەسیت یەک خواردن دروست بکە کافیە ئەوەی دی بەڕاستی قسەکە دوایە لە ڕەمەزانان سفرە زۆر دەڕازێتەوە ینی میێوانی دێ دۆڵمەی دەکا برنجی دەکا بریانی دەکا گۆشتی مریشتی گۆشتی حیوانی 6-7 نەوعە شەربەت ئەوە بەڕاستی زێدەڕەویە و گوناحیشە چکە وەلا تبذر تەبذیرە ئەچیتە بابی تەبذیر زۆر بەدا باشە مامۆستا زۆر جار لە کاتی ئامادەکردنی ئەو خواردنانە بێگومان کابانی ئەو ماڵە دروستیەکە ژنی ئەو ماڵە دروستیەکە ڕەنگە لە بەیانیەوە تا ئێوارە خەریکی دروستکردنی ئەو خواردنە بێ بۆ میوانەکانی ئایا ئامانج لە سەردانیکردنی ئەو میوانانە نان خواردن و ئامادەکردنی خواردنە یان دانیشتنە لەوانەیە هەندێک جارە چیتە ماڵان دەرفەتیەوە نییە ئەو دوو کەس پێکەوە دانیشن بۆ نمونە خاوەن ماڵەکە لەبەر ئیش و میوەهێنان و خواردن و
ئامادەکردنی خواردن. دواتر وەڵامی ئەو پرسیارم بدەیتەوە چینە هەولێر پامنێرمان زەردەشت حەمێ لەگەڵمانە لەگەڵ پێشمەرگەکانی زێرەبانیە لەناو ئەوان بزانین چۆن پارشێ و ئەکەن یان چەندە بۆ ئەوان زەحمەتە کە لە دەرەوەی ماڵەکانی خۆیان لە ناو خێزانەکانی خۆیان لەبەر پاراستنی کوردستان و خەڵکی کوردستان ئەوان شەوان تا کاتێکی درەنگیان زۆربەی کاتەکانی خۆیان لە سنگەرەکان بەسەر بن چۆن خواردن ئاماداکەن چییە خۆن لەوێ زەردەشم کاتت باش زانیاری زیاترمان بیت. ایوار باش سارا ایوار باش بو میوانه تجی از نها لهولیر پایتخت لناو یک او بارگه هم پیشمرگه زیروانی کردستان ما تایبت کنها دمجمیر یک و چاره که دم نزدیکی دم پاشی ود به ام بزنم چاوا پیشمرگه خورنه خود خون چاوا پاشی ود خون چاوا بروجیت بن چاوا ارکی خوی لشگری و ارکی خوی اولداری جیبجید کن و کل ور دیار کنها آماده کارین خورنه تینه کرن دناو ده هولانده هولک لور کو دیار و هولک افسرم پیشمرگه نه و هولادین جی یا کله کامن پیشمرگه زیروانی کردستان نه دست بکی از خوازم جمع برز مقدم لقمان او بکر دست بکم برز مقدم هگر تو کلام کیج مرا بجی اف مانگا رمضان چا بره واده چه اون چا دگرن اون چا روجیا خود دگرن پروگرام ها چا بره واده بله بێگومان هەر وەکو ساڵەکانی ڕابردوو چۆن مانگە ڕەمەزانی پیرۆز دێت هەر بە هەمان شێوە لە تەک ئەو ئەرکە پیرۆزەی کە هەمانە ئەرکی پێشمەرگایەتیە بە تاکید ئەو ئەرکی مانگە ڕەمەزانیش بەڕێوە دەبێت هەر وەکو خەڵکی ئاسایی تامان دوای سەعات دوو بەربیانەکەی هەموو ئەفسەر و پێشمەرگەکان ئامادە دەبن بۆی بتوانن پاشی خۆیان بخۆن و بە شێوەیەکی نظامی لە ئەو چارچێوە سەربازەی کە بۆمان دیاری کراوە بەڵام ئەوی دەمێنێتەوە بەنسبەت خواردنەوەوانە بێگومان جیاوازیەکەیە لە مابینی ئەو ژەمانەی کە لە بەربانگ و لە پارشێوەکان دەخورێن جیاوازیەکەیە لەگەڵ مانگەکانی تر مەبەستم لە خواردنەکەی زیاتر ئەکەیت لەبەرەوەی پێشمەرگەل بەڕاستی لە ئەرک و وازبات خوان زۆرمان دین بۆیە بە جەدولێکی منەظەمتر و باشتر خواردنیان پێشکەش دەکرێت بۆی بتوان ئەرک و وازباتەکانیان باشتر بەڕێوە بن کارا من سارا لکنترل جو پرسیارا کرد گو زردش بپرسه که پیشمرگه لنها ناو ارکی خونه لدوری مالین خونه لدوری خیزانین خونه اون چه زحمتی که دکشنش بوده بێگومان پێشمەرگە هەر وەکو پیشەی هەمیشەیی دیارە بەخواستی خۆی هاتێ بۆتە پێشمەرگە بۆیە ئەو ئەرکە بە ئەرکەکەی پیرۆز دەزانێت بۆیە سڵ ناکەینەوە ئێمە هەر کاتێک لە کاتی ڕەمەزان بیان لە کاتی ڕەمەزان نەبێت گەلێک جار لە پێشدا لە کاتەکانی جەفەر حاڵەتی وا بووە ئێمە لەسەر خواردنی پارشێو بووینە یان پێشەوەی ئامادەکاری بکرێت بۆ پارشێو توش حاڵەتی وا بووینە واجب هاتیتە پێشمان و بۆ پەڕی فەخرەوەش زۆر بە وازباتەکانمان زۆر بە پیرۆزی وەرگرتێ و بەشداریمان کردێ و ئەرکەکانیشمان بە محتەمی بەجێبەجێ کردیە زۆر جار بەبێ پارشێویش ئێمە بە ڕۆژی بووینە و من خوازم تکذیه لویه که بکم تجارا بویرک چه بویه یعنی حالت اکرودای کون کاتی نان خواردنی پاشی و یکسر اون به ارکی خود چونه در ویناف شقامه مثلا وڵا بە بێگومان چەندین جار نەک جاریش یەک جار و دوجار گەلێک جار ئێمە بەبێ پاشی و بە ڕۆژی بووینەوە و ئەرکانی خۆشمان جێبەجێ کرد بێگومان بم برز مقدم لقمان هماهنگی اول لناف شاروک و تایبت از خوازم ترکیز لویه که بکم لناف شاروک و زیروانی هماهنگی اول لگل هیزکانی دیگه وکو پلیس و آسایش هست بێگومان تەنسیق و هەمانگی زۆر باشمان هەیە لە گەبرانی پۆلیس لە گەبرانی ئاسایش بۆی ئەو تەنسیق و هەمانگە بە تاکید ئەرک و وازباتەکانیمە باشتر بەڕێوە دەبات و تەسهیلات و ئاسانکاری زۆر باش کرایە و هەر لێرەوەش سوپاسیان دەکەین بۆ ئەو تەنسیق و هەمانگەی لە گەربرانی ئاسایش و پۆلیس کە هەمانە بۆیش دەتوانین ئەرک و وازباتەکانی خۆمان زۆر بە شێوەیەکی ڕێکپێک بڕێوە هماوش بو هەوڵاتیان چیە تایبەت لە مانگا ڕەمەزانی وەکو پێشمەرگەیان زیرەوانیان کوردستان بەڵێ وەڵام گەلێک جار مانکانی ساڵەکانی پێشتر لە مانگی ڕەمەزان و لە پێش ڕەمەزانیش تاکیدمان لەوەی کردیتەوە کە هاوڵاتیان خەڵکی کوردستان بە تێگەڕا با دڵنیا بن لە پاراستنی ئەمن و ئاسایشی شار و وڵاتی خۆمان بەردەوام دەبین بێگومان تا ئێمە هەبین بە ئەوان بێخەم و دڵنیا مقدم لقمان أبو بكر از خادم صورة در باسی جمع افسری گیدیم به اوج مقدم رمضان طه برز مقدم اف تقریبا نیو مانگا کنیزک دبج مانگا رمضان ده چه هیچ حالتی که نخوز را ورود دای حتی استا یا ناوکون پیشمرگن زیروانی نافش بده پیشکی خیرات نا تولاد 24 کنی
و تقریبا 14 روز چون سرمایه رمضانی ولی حتی اون که هیچ حالتی که نخوز رو رینه داره ولی کاراتو چو ریداجی یعنی هیچ رنگی که ام دودل نبینید برابر هر کسی که کوب بید ام نایا هولی تیک بدات آن کردستان تیک بدات ام تجاوزی که ام سال لسالی را بردو یا مانگا رمضان جماعه یا افسال و کوی ساله یا هندکی روش جواز یا رمضان جواز بگو من پر افسالش پر چیتره و کد بیشتر قیران دارای شکی برای باجبون نرد شوه ولی بما که عسکر و پیشمرگی کردستانی هیچ جواز یک نیله فتره رمضان خودم گلک پرسه که تایبت پرسم بگو من اف دیوار اف فرس پیشمرگی جی بجید که وکو افسر هر ولاتی یکش جی بجید که ایوا تایبت وکو لشکر وکو هیزن پیشمرگی زیروانی دم اون پوشید خوانیان فتارات خوان اون پیوندی دیگر خیزان آخوشی دکن دیگر مربوط آخو چاتی کلی به هفراد دکن چقدر زحمتیه اكيد بيقول ما نعم تلفون قيزان كرات جاي فترة ما بابو فشو ما بابو الحمد لله جي كنيت بينهم فشوكو بمناتيا الحمد لله دولة استري خلق ما كردستاني الحمد لله سارا از خوازم در باسی جم هولا پیشمرگی هم ببم اف هول یا افسرین پیشمرگین زیروانیه بیگمان از خوازم جم افسر کی دست بیکم اوجی برز صابر هگر تو دیگر میکردم که در باسی وی هوله بم نقیب صابر جمره بشه اف هولا پیشمرگی نه پیشمرگین کول وی هوله پاشی ود خون چوا اون پروگرام خوی خورنه بره وادبن از اول افکار من حمید در باسی جور به اگر کشبو خورنه پیشام بده برز نقیب صابر کرب که بوم والله بالنسبة موضوعي خواردن أما خشتشي روجانا هر فيش رمضان ودواي رمضانش بهمان شوا أني استبست تايبات خشتي رمضان خشتشي زيوازة هيس فرقيك لبيني برين هر لا فيش مرقتشي بقرا حتى أمر اللي هيس فرقيك ني يعني سيستميني هي جدول تحكمك يعني خشتشي داندرا بو خشتي بجوري أو خشتي جدول خواردنيا هر لا فيش مرقتشي حتى أمر اللي بيكوا توقيتات إخواننا ده أندري والحاصر بيك وده نشيلو في ذلك. برز نقيب صابر مالو خورنا مانگی رمضانی تایبت یا پاشی و یا فطاری چه جوازیک لمانگانی دیتر هست؟ بالتأكيد زوازي يعني برنامج مانجا رمضان دبي بحكم وي يعني نزيكي شوارده لو 15 ساعات يعني بيشمرق كان دبي بروجيبن يعني دبي خوارنا شي توكمين لو حاضر كاين بجوری او بهم گویی که او زدولیدان نه یعنی هرچند من کانی دیکش زور باشن بلام مانج رمضانی لا همو من کانی دیکه باشتر از خودم تو اگر هندکی نیزی کی ور ببی کوک حمید برز حمید افکار من وکو کویناگر دی منم پیشم ده خورنا ول ورچو چی اگر دیار پروگرام ایرو چی خورنه ما استا بریم ماستی خمالیه قشته نیسکا زیتونه پنیره مربایا يعني بري بتنت مانجا رمضاني مانجا شي بحكم واجبات شي توزي قرصه يعني شو بي تايبه مندي خوي هي يعني شو بي كيسه كم مفتوحه يعني سانسوره شوي لسنيه تزحمتي هي وكو اركي بيشمرغيتي اركي ولي دينجم استا بجي وكو رمضان والله هي اواني يعني ما تاثير شي لمناك ما واجبي خوغرين بحقت يعني اول شيء يعني رمضان بي يعني فيش رمضاني بي اما هم وقت شيء امادينا زوال حاصر يعني سالوا برا فيش مرجانج بكان يعني بالنسبه اخوار نشتي واش الحمد لله سعيد بتشني له داخلي زنديب بمراسخو متاماجا فكر تقول ليفري فيش مريكي بزيشك جي او تشاوا باركي خراد والله يوش هم هانجي لجر هم افسري ايشاجر بتنسيق لجر افسري ايشاجر فيش او خواردن اماده سرداني او که شوازی کوالیتی خوارنکه و بابتی خرابون و صابون و عن کوالیتی خوارنکه او به همانجی لگه افسری ایشاگر ده سردانی شوینی خواردن درست کردن که یعنی با تنسیق لگه افسری ایشاگر نقیب صابر ملو از سارا از پیشمرگی کی بکم میوان هگر تو کرم کیوری ور وکو پیشمرگی کی تا پیامات چه جوازیک لبین فطار و سحور جهه لشکری و جهه مال ودي طبعا فرقيه كهاي المول تلقى العائله اخو بس فيرجع الحمد لله نوف فيش مرقو دا امريكي خود گيرم درستي و رمضان خو جام گيرم چه مشكله من الحمد لله في دام فطار خو يوان پاشي بد خو تو پیوندی دیگه مالبات خود کی بورد اخوی چواد اخوی چد بجن تو چد بجی طبعا هم قال طاوين تسيور كان خون و خون تويره چونه
چوارکی خود گیرن همینجوری گلک سپاس هیویا سلامتی و آشتیش بود خوازن ایدی سارا دیارت ده پیشمرگی گیدیجی با اخوه اگر توش مرا بشی اون چاو خوارن آمدد کن هیویا تد و مانگا رمضان ده چیه؟ والله اليوم ان شاء الله همي في رمضان بسر بروزي بسر بيخن ان شاء الله ابش اركي خرود بين كم طباخ بيش مرجي خويني جوني ان شاء الله اركي خرود بين تيوب تحمل بين شكي همي انواع بيش مرجي هاي ان شاء الله يتحمل بين سر كفتم بيش مرجي ان شاء الله و سپاس بوا کو اف در فدامه بله سارا از خوازم سو وگرم و هولا کو افسرم پیشمرگین زیروانی برن دیاره پشتی نیو دمش میره کدین د لوان هر دو هولن لبارگه ها پیشمرگین زیروانی کردستان پیشمرگه و افسر د پیک و دست به پاشی و خواب کرد ایدی روشا پیشمرگاجی ویرنگی مها رمضان زردشت همه لهولێر لەگەڵ مامبووی سوپاس مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابەت هەر لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان هەندێک جار لە ناو یەک خێزان بۆ نمونە منداڵ قسە لەگەڵ دایک و باوکی خۆی ناکە برا قسە لەگەڵ خوشکی خۆی ناکەیان بە پێچەوانەوە ئەمە چ کاریگەریەکیە و لە ئاینی ئیسلام چۆن باسی ئەم کەسانە ئەکرێت ئایا ئەبێت؟ طبعا هلا سورة النساء أو آية بيشتر خويلمانوا يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم لكوتايكي أفرمي واتقوا أفرمي واتقوا الله الذي تساءلون به والأرحام لوي وكبري خواهي قورا حر شيء ودكا كبيوندي لقل يكتر نابي بپترين طبعا باسمان کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چەندین فەرموودا هەڕەشەی زۆر تون دەکا لە بۆ ئەو کەسانەی کە عیلاقە و پەیوەندی لەگەڵ یەکە دەپچرێنن کە نزیکی یەکدینە فەرمی لا يدخل الجنة قاطع ناچیتە باشێ ئەوەی کە قسەی لەگەر ئەولاد مەسەڵەن منداڵەکان لەگەر داک و باب یان داک و باب لەگەر منداڵەکانی یان برا لەگەر برایەکان لەگەر خۆشک ناکرێ ئەتوو خوای گەورە دەیەوێت کۆتان بکاتەوە ببن بە خوشک و برا کەچی لەگەڵ یەکە پەیوەندی بپچڕێنن نەخێر لە ئیسلامدا هەروە حەرام کراوە و لە گوناحە گەورەکانیش دەژمێردرێ یعنی ئەگەر یەکێک وا بکاتن ئەوە لە گوناحە کەبیرەکان دەژمێردێ بە گوناحە گەورەکان و هەڕەشەشی لەسەرە بەڵێ بەر لەوەی بچینە لای هاوکارم زەردەش پرسیاری ئەوەم کرد کە لە کاتی میوانداری و ئامادەکردنی خواردن بۆ نمونە کابانی ئەو ماڵە ئیتر هەر کەسێک بێت زۆربەی کاتی ڕۆژوەکەی بە ئامادەکردنی خواردن بەسەرە بات هەندێک جار ڕەنگە میوانیش نەبێ هەر بۆ خۆیان ئایا ئامادەکردنی خواردن ئەبێت بەو شێوەیە بێت کە ئەو کەسە فریایی نوێژەکەشی نەکەوێ بیکە وڵات جا ئەمە دائیم یعنی ئامۆژگاریمان بۆ خوشکان ئێمە دەنێن لە تاقەی خۆتان زیاتر ئینسان ئیش نەکە بە تایبەتیش لە کاتی مانجە ڕەمەزانی پیرۆز کە عەزیەتێکی یەکجار زۆرە لەسەر حیسابی پیاوە لەسەر حیسابی منداڵە حتا لەسەر حیسابی خۆیتی وئینە لیبەدەنێکە عەلەیکە حەقە یعنی معقول نییە ئەتو ئەوەندە خۆدماندی بکەی ئەوەندە خۆدماندی بکەی زێدە لە تااقەتی خۆت دوایش کە خواردنەکەی دادەنێن بە 5 دقە دەخورێ لەوانەیە ئەوجە گلەیش بکەن ئەبرێ وەڵای سوورە ئەو برێ ئەوە زۆر خۆش دەرنەچووە ئەنیجا ئەلێرە پێویست ناکاتن ئەو زێدە ڕەویە بە تایبەتی لە ڕەمەزان نەسیحەتیشمان و برێ ئامۆژگاریمان بۆ خەڵکیش زۆر سەردانی بە تایبەتی لە بۆ فتارکردنەوە ئیلا ئەگەر نزیکەکانی خۆیان یعنی خەڵک زۆر میێوانداری خەڵکی نەکە کە بەڕاستی بێتاقەتن ماندین خۆ ئامادەکردنەوە بۆ ئەو هەموو خواردنەش ئەوەش عەزیەتدانە عەزیەتدانیش لە ئیسلامدا مەمنوعە ئەی هەندێک جار هەیە لە ناو خێزان بۆ نمونە پیاوی ئەو ماڵە داواکە بۆ نمونە ڕەنگە هاوسەرەکەی داوای لێ بکات بۆ چەند جۆرێکی خواردن دابنێ لەوانەیە بە یەک جۆر ڕازی نەبێت وەڵاهی جا وا بزانم کەمتر پیا ئەو داوای دەکە ژنە زیاتر
دەڵێ با سفرەکەی زۆر بڕازێنمەوە گلەی نەبی خۆی زیاتر ماندی دەکاتن بە هەر حاڵ چ پیاو مەبەستم بۆ خودی خۆیان چ پیاوبی چ ژمبی بەڕاستی ئینسان ئێمە نابی بۆ خەڵک بژین دەبی بۆ خۆمان بژین خواردنێکە چەند خۆشە یعنی یەکە کە کەسێکی داوت دەکاتن دەرێکاکە وەرە عەلمەوجود زۆر خۆشە ئەوە هەر بچی مەبەستی پرسیارەکەی من ئەوەیە هەر بۆ خودی خێزانەکە بۆ خۆیان کە خواردن ئاماداکە نەبێت چەند جۆرێکی خواردن دروست کرابێت ئێوە ڕاستە یعنی لۆ خودی عائلەی طبعا ئەوەش ئەمە نارین شت لە حەدی خۆی لۆ سنووری خۆی دەرچوو ئەبیتە زێدەڕەوی یعنی حتا ئەچیتە ئەوەی قالبی کە کەسەکە گوناحی کردیە با ئەوەندە زیاد بکە ئەخە معقولیە ئەو هەموو خواردنە ئامادە دەکرێ و دوایە هیچیش ناخورێ بەو شێوازەیە هەمی گوناحێکی گەورەیە هەندێک کەس هەیە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی خۆیان بەلاوانێن یان حەز ناکەن تێکەڵی خەڵک ببن ئایا بەو شێوازە دروستە بۆ مناڵە نامەوێت لەگەڵ خەڵک ئەو جۆرە تێکەڵیم هەبیان سەردانیم هەبیان میوانم بێت ئەمە ئەگونجێت لە ئاینی ئیسلام ئەوە دەبی نەفسیە نەخۆش بی ینی کەسی نەخۆشی نەک جەستەی ئەوەی دەرونی بی ینی ئینسان کە حەز نەکە خەڵکی نەگەر تێکەڵاو بی و تێکەڵاوی خەڵکی بی ئەوە نەخۆش یعنی بەڕاستی پێویستی بە چارەسەری دەرونی هەیە لۆیە ئینسان کە ئێمە وەکو مرۆڤین ناتوانین بە تەنها بژین هەروەکو باسمان کرد هەر بە فیترەت ئینسان ئیجتیماعیە بە فیترەت ئینسان ئیجتیماعیە ناتوانی بە تەنها دروست بی خوای گەورە ئەوەلی ئادەمی لە سەرەتا دروستی کرد ئادەم ناتوانی بژی بەڵام دوایێ حەواشی دروست کرد کە بوونە ژن و مرد کەواتە هەر کەسێک ئەگەر لە سنووری خێزانی خۆشی بی ناکرێ بە تەنها بژی بە تەنها بیاوێ بە تەنها بژی تووشی سەدان کێشە و گرفت دەبی بۆ نمونە ئەگەر ئەمە هەر لە شاری هەولێری تەماشا بکەین ئەو گەڕەکانەی کە پەیوەندی کۆمەڵایەتیان لاوازە لەگەر ئەو گەڕەکانی کە پەیوەندی کۆمەڵایەتیان زۆرە زۆر فەرقی هەیە یعنی ئەو گەڕەکانی کە پەیوەندیان زۆر لاوازە تەماشا دەکەین ماڵ هەیە ئەمە بیستیتم دەرێ 25 ساڵە جیرانمە نایناسم 25 ساڵ طبعا دەرگای کردبەوە هەر جیرانی ماری پورم بوو دەرگای کردەوە دیتی جەنازە هەیە لە کۆڵان طبعا ماڵەکان گەورن لەولایە دەرگایەکیان هەیە لەو کۆڵانەی لە کۆڵانەکە دیش دەرگایە کە بینی جەنازەی جیرانیان لەوەیە یەکسەر دەرگای قەپات کرد چووە بە دەرگایەکەی دی چوە سەریش ئەوە بەڕاستی وا دەکا ئەتۆ ئەوڕۆ ئەگەر ئەو خەڵکەیەی پەیوەندیان لەگەر دەپچڕێنی ئەدی بەیانی کە تووشی کارە ساتەکاتی چێ دێتە هەنات لۆیە هەر پەیوەندی پچرانێک ئللا لە نەتیجە خودی شخصەکە زەریبەی دەدا لۆیە ئەو کەسانێک کە تێکەڵاوی ناو کۆمەلگاژ نابن لەگەر خەڵکی زۆر تێکەڵاو نینە نازانن تەعزیە چییە نازانن سەردان چییە نازانن خۆشی چییە کە بەشداری کەسوکاری بکە نازانی ناخۆشی چییە نازانی چوونە سەر قەبران چییە ئەو کەسانە وەکو ئەوەی دەژی ئەگەر بێ لە ناو مەجلیس لە ناو مەجلیسیشدا بنیشی نازانی دوو قسێژ بکە ئێمە بینیتمان ئەو جۆرە کەسانە دانیشتە لە مەجلیس چونکە تێکەڵاوی خەڵکی نییە لەگەر خەڵک نەژیایە لە خۆشی و ناخۆشی نازانی چ برێت باشە مامۆستا هەندێک جار خێزانەکان بۆ نمونە کە مناڵەکانیان گەورە ئەبن کوڕ و کچەکانیان
ڕێگەیان پێ نادرێت تر بچنە دەرەوە تێکەڵی دروستکەن یان سەردانی کردنیان لەگەڵ کەس و کاری خۆیان هەبێ ڕەنگە بترسن لەوەی کە نەوەک تووشی ڕووداوێکی نەخوازراو یاخود جۆرە پەیوەندیەک ببن کە هۆکار بێت بۆی زیان بە هەردوو لا بگەێنێت چەند گرنگە ئەم پەیوەندیانە بەردەوام بێت بەڵام خێزانەکان چاودێری مناڵەکانی خۆیان بکەن. طبعا مندان بەڕاستی من زۆر جار دەرێم مندان عمری دووەمی دایک و باوکە عمری دووەمی لۆیە کاتێک ئینسان کە دەمری ئیذا ماتە ابن ئادەم کە ئینسان مرد هیچت بەکەر نایە ئیلا سێشت نەبی یەک لەوانە ئەو وەلەدین صالح يدعو له منداڵێکی چاکە دەبی دوعا لە بۆ بکە خێرت لە بۆ بکە چاکەت لە بۆ بکە لۆ داک و باوچین جا مندان بەڵکو دەبی هەر لەو ناحزەی کە لەدایک بوو ئەو دایک و باوکە بە تایبەتی دایکەکە باشی ڕابێنی لەسەر ئەوەی کە لە هەموو جانیبێک پەروەردەی بکە یەک لەو پەروەردانە دەبی پەروەردەی ئەوەی بکە چۆن کۆمەڵایەتی بی چونکە دەبی باپیری بناسی داپیری بناسی پوری بناسی خاڵی بناسی مامی بناسی ئامۆزای بناسی تێکەڵاویان نەگەر بکە هەتاوەکو سبێنێکە گەورە دەبی کوڕم ئەوە فلانە ئەوە فلانە ئەگەر وانە بوو ئەگەروانە بوو ئەوە بەڕاستی ئەو دایک و باوکە تاوانبارە بن حتمیە یعنی سبەینێ کاتێک ئامۆزایەکی خۆی دەبینی کە یەکتر ناناسن معقول نییە نەژمارەکردنەچی بووم دانیشتم یەک لە تەنیشتم بوو چاکو چۆنی لەگەر کوڕی پوری خۆی کرد کوڕی پلچی چاکو چۆنی لەگەر کرد گوتی مامەستا ئەوە ساڵونی وەکە نەمبینیە گوتی بە مناسەبات ئەمە یەکتر دەبینین ئێوە زۆر شتێکی بەڕاستی ئینسان نابی ئەنانیبی ئینسان نابی هەر برێ ئەنا بەڵکو ئێمە دەبی لە کۆمەلگایك بەتابەتی لە کۆمەلگای خۆمان کۆمەلگای کوردەواری خۆمان ئێمە هەر ڕاهاتینە بە ئەوەی هەتا کوردەواری خۆمان زێدەڕەویان کردیە لە پەیوەندی یعنی ئەوەندە پەیوەندیان بەهێزە ئەوەندە هەموو ڕۆژێ ینی زێدەڕەوی کرایە جا ئێستا ئەوها پەروەردە بکرێ گۆشە گیربی زۆر مامۆستاباسی ئەنانیەتت کرد هەندێک جار کەسانێک هەیە کە تێکەڵی خەڵک نابن لەبەرەوەی خۆی بە گەورە زانێ بە گەورە ئەزانێ خۆی بە زیاتر ئەزانێ لەوانە بۆ نموناڵێ من بچمە ماڵی فڵان کەس یان تێکەڵی ئەو کەسە بکەم ئەوە با بڵین گوناهێکی ئەزانێ ئایا ئەمە جیاوازە لەگەڵ ئەو کەسێک کە دەرفەتی نییە کاتی نیە تێکەڵی خەڵک بکات طبعا ئەوەی تر ئەوە گوناهە یعنی ئینسان بە هەر لە مستەوایەک بی جا دەوڵەمەندە فەقیرە شەهادەی هەیە شەهادەی نییە بە هەر لە بە چ جۆرێک بی پێویستە یعنی ئەگەر وای کرا و گونەحبارە چونکە کەس پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک لە حەج بوو ئاخر یەک حەجی کردیا پاشەی وەفات دەکا ئاخر قسەی ئەفەرمێ زۆر وتارێکی گرنگیدا لا فضل لعربي على أعجمي ولا لأعجمي على عربي ولا لأسود على أبيض ولا لأبيض على أسود إلا بالتقوى يعني إنسان چۆن خۆی بە گەورەتر بزانی لە کەسانی تر إن أكرمكم عند الله أتقاكم چێ لای خوای گەورەیە ئەو کەسەیە کە نزیکە لە خوای گەورە جا خۆی بە شت بزانی جا دەوڵەمەندە یان پلەپایەک هەیە یان وەزیرە خۆی تێکەڵاوی کۆمەلگانە کە خۆی بە گەورەتر دەزانی زەرەر دەکە بەخۆی هەم لە دنیا گۆشە گیرە سبەینێ ئەو پۆستەی نەمینێ سبەینێ لێی بقەومێ کەس نایەتە ئەوەی حتا ئەگەر ملاحەزە بکەیت نمونەیەکی بەسیط ئەو کەسانەی کە زۆر دەستنە تەعزیەی خەڵکی زۆر کۆمەڵایەتینە کاتێک شتێکیان لێ ڕوو دەدە تەعزیەکیان دەبی زانێت تەعزەکەیان چەند قەدەبانغا ئێمە کەس هەیە برادەرە و دۆستە و ناسیارە چوینە تەعزیەکەی 30 نەفەردانە نیشتە ئەجە پێم گوتیە
گوتم ئەوە نەتیجەی زەریبەی ئەوەی دەدەی کە ناچیە سەردانی خەڵک و خەڵک نادناسی جانۆیە ئینسان نابێ خۆی دەبیت تێکەڵاوی هەموو چین و توێژەچی بی. بەڵێ زۆر سپاس یوسف عەبدوڵڵا مامۆستا پێشنوێژ و تاخوێن زۆر سپاس بۆ ئامادەبوونیت. زۆر سپاس مامۆستا دەست باشە. بە جۆری توێژینەوەیەک دەرکەوتووە کە کەمکردنەوەی ئەو خۆراکانەی چەوریان هەیە و گۆڕینیان بە سەوزە و میوە بەرگری لەش دژی زۆر نەخۆشی و جۆری شێرپەنجەکان زیاد دەکەن بە تایبەت شێرپەنجەی سنگ. زانیاری زیاتر پێکەوە وەرە. بۆ یەکەمین جار توێژینەوەژی سڕوپڕدەری خستووە کەمکردنەوەی ڕێژەی چەوری لە خۆراک و ژەمەکان وا دەکات بەرگری لەش دژی شێرپەنجە بەهێز بێت. ئەو توێژینەوەی پشتی بە دوو جۆرە خۆراک بەستووە، یەکێکیان کەمکردنەوەی چەوری و سنوودارکردنی، ئەوەی تریش کە سەوزە و میوەیە لە ژەمەکان زیاد کراوە. توێژینەوەکە دوو دێ بەردەوام بوو و 49,000 ژن بەشدار بوونە، دەرەنجامی زۆر دڵخۆشکەری هەبووە. ئەمە هەوڵێکی ترە گرنگی داوە بەلایەنێک لە تەندروستی کە جێی سەرنجی زۆربەی ژنانە، ئەویش شێرپەنجەی سنگە. دۆزینەوە چارەسەری بۆ ئەم نەخۆشیە ئەگەری مردن بە شێرپەنجەی سنگ زۆر کەم دەکاتەوە. دواتر تەنیا بە گۆڕینی خۆراک بتوانین 20% ئەو ئەگەری توشبوون بە شێرپەنجەکەم بکەینەوە شتێکی ناوازێ و ئاسانیشە. بەپێی توێژینەوە درێژخایەنەکە بەلایەنی کەم بە گۆڕانێکی ئاسایی لە ژەمە خواردنەکان مرۆڤ دەتوانێت 20% خۆی زیاتر لە نەخۆشی شێرپەنجە بە دوور بگرێت. توێژینەوەکەش بەڕوونی دەری دەخات کە بەکارهێنانی ڕۆن هەم خراپە و هەمیش ناسوورشتی و ناپێویستە بۆ جەستەی مرۆڤ. ئەوەی لە توێژینەوەکە فێربن گۆڕنی خۆراکە، چونکە میوە و سەوزە و بەربوومەکانی چەوری پێویست و سروشتیان هەیە لە بەرامبەر چەوری زیادکراو کە کێش زیاد دەکات، کاریگەری خراپیان هەیە لەسەر جەستەی مرۆڤ لاوازی دەکەن لە بەردەم شێرپەنجەکان، کەواتە گرینگە لە پێناو تەندروستی گۆڕانکاری لە ژەمەکانمان بکەین. دوای نزیکەی 10 ساڵ لە بەردەوامبوونی توێژینەوەکە دەری خستووە. گۆڕینی خۆراک لە نێوان ئەو 49,000 کەسا 30% نەک تەنیا لە نەخۆشی شێرپەنجەی سنگ دوور بوون، بەڵکو بە ڕێژەی نزیکە 1%ش بەبێ وەرزشکردن ئەو کەسانە زیاتر ژیاون لەوانەی هیچ گۆڕانکاریان لە خۆراکی خۆیان ئەنجام نەداوە. دکتۆر ڕۆون کلیبەوسکی لە پەیمانگەی لۆس ئەنجلس بۆ توێژینەوە کە توێژینەوەکەی ئەنجام داوە بەنیازە لەسەر کاریگەری قەڵەویش بۆ شێرپەنجەی سنگ و جۆرەکانی تر ئەنجام بدات. یادگاری ئیسماعیل، کوردستان 24. لەگەڵتان بەردەوامین و لە تەوەری تەندروستیان شەو باس لە بەڕۆژبوونی و منداڵاناکەین کە لەشتەرگەریان بۆ ئەنجام براوە و بەگشتی منداڵ دەتوانێت کەی بە ڕۆژوو بێ و ئەگەر هات و تەمەنی گونجاو نەبوویان کێشەی تەندروستی هەبوویان لەشتەرگەری بۆ کرابوو چ کاریگەریەک لەسەر تەندروستی دروستەکە بۆ قسەکردن لەسەرم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆر کارزان کازم سپۆری نەشتەرگەری منداڵان ئامادەیە. دکتۆرم کاتت باش زۆر سپاس. بەر لەوەی باس لە منداڵانە بکەین کە نەشتەرگەریان بۆ کراوە و لەو پرسیارەوە دەست پێەکەم کە منداڵ لە چ تەمەنێک ئەتوانێت بە ڕۆژوو بێ؟ بەڵێ ئەگەر بەگشتی باز بکەین ئێمە هەمیشە ئامۆژگاری دایک و باوکان دەکەین کەوا منداڵ بە هیچ شێوەیەک بە ڕۆژوو نەبێتن، بەڵام بەهۆی هەندێک دابوونەریتی کۆمەڵایەتی و بەهۆی ئەو قوسە ئاینیانێکەوە لە کۆمەڵگەی ئێمە هەیە زۆر جار وا لە منداڵان دەکرێتن کە داوایان لێ دەکرێتن بە ڕۆژوو بن، یان زۆر جار ئەو هەستی چاولێکەری لە مناڵە هەیە وەکو گەورە وەکو چاولێکەریەک ئەویش دەوێتن بە ڕۆژوو بێتن وەکو بۆچی پێیانەڵێن با بە ڕۆژوو نەبن؟ چکە ئێمە دەبێ باسی ئەوە بکەین بە هیچ شێوەیەک ناتوانین ئێمە منداڵ وەکو گەورە بەراورد بکەین، چونکە منداڵ کۆمەڵێک تایبەتمەندی هەیە. منداڵ تا چ تەمەنێک؟ ئەگەر بەگشتی باسی بکەینەوە لە هەندێک وڵاتان تا 16 ساڵە، لە هەندێک تەمەنیش لە هەندێک وڵاتانش تا 18 ساڵ بە قۆناغەکانی جیاجەکانی منداڵ باز دەکرێتن، بەڵام ئەوەی ئێمە باسی دەکەین ئەتوانین بیکەینە چەند بەشێکەوە. ئەو مناڵانەی تا ساڵێک تا 7 ساڵ بۆ 8 ساڵ ئەوانە بە هیچ شێوەیەک نابێتن ئەوانە بە ڕۆژوو بن، چونکە ئەو مناڵانە چەند تەمەنیان بچووکە کاریگەری نەبوونی خواردن و نەبوونی شلەمەنیەکان بە تەواوی لەسەر جەستەیان بەدیار دەکەوێتن و ئەوانە توانای تاویزکردنی ئەو فسیۆلۆجیانەیەکەوە گەورە هەیەیان. ئەگەر کەم بۆ چیان لێت؟ بەڵێ یەک لەو بابەتانەیەکەوە وەکو گەورە مەسەلەی برسی بوون، کەمبوونەوەی ئاستی زیندە ساڵاژەکانیان، کەمبوونەوەی ئاستی زیرەکیان، کەمبوونەوەی توانای جەستەییان
جگەلەوەی خاڵی گرنگ جیاواز لەگەڵ گەورە خاڵی گەشەکردنە ئەو نەبوونی خواردن و نەبوونی خواردنی پێویست تەواو کاریگەری لەسەر گەشەی منداڵ دەبێت واکە ئەو منداڵانە گەشەیان دواکەوێ جا ئەو گەشەیە لە ڕووی دروستبوونی زیرەکی و مێشکەوە بێتن یان لە ڕووی دروستبوونی جەستەی و ئێسکەکانەوە بێتن بۆیە کاریگەر خاڵی گەشە تەواو جیان دەکاتەوە لە گەورەکان ئێمەوە ئامۆژگاریان دەکەین کە بە هیچ شێوەیەک لەو تەمەنە بە ڕۆژوو نەبن ئەگەر واش کرا مناڵەکان بە ڕۆژوو بن یان نەتواندرا داوایان لێ بکرێت کە بۆ ڕۆژوو نەبن باشترین وایە لە دوای تەمەنی 7 ساڵ و لە هەندێک بەسی پزیشکی وا باز دەکەن لە دوای 10 ساڵەوە توانای ئەویان هەیە بتوانن بە ڕۆژوو بن ئێمەش بەڵام وەکو بڵاوکردنەوەی هۆشیاریەک یان وەکو کەمکردنەوەی ئەو زەرورزیانی لە منداڵ هەیە زۆر جار وا ئامۆژگاریان دەکەین مانگەکە بکەن بە 3 قۆناغی جیاوازەوە با بڵێن بۆ نمونە لە 10 ڕۆژی یەکەم منداڵەکان وا هام بدرێن تا نیوەڕۆ بە ڕۆژوو بن لە 10 ڕۆژی دووەمەوە تا عەسر و دوای عەسرانە بە ڕۆژوو بن لە 10 ڕۆژی کۆتایی بە کامڵی ڕۆژەکە وەکو گەورە بە ڕۆژوو بن بۆ ئەوەی کاریگەری زۆری لەسەریان نەبێت و جەستەیان توانای ڕاهاتنی هەبێتن لەگەڵ کەمبوونی خۆراک و پێداویستیەکان بەنسبەت کاریگەریەکانی لەسەر خواردن کەمبوونەوەی خواردن کەمبوونەوەی شەکر کەمبوونەوەی تەسیرکردنیان لە گەشەیان ئەوانە هەموو کاریگەری لە منداڵ دەبێتن جگە لەوەژ کەمبوونەوەیش لەو کاتێکانزایەکان لە منداڵدا کاریگەرێکی زۆر خراپی هەیە دەبێتە وشکبوونی منداڵەکە زۆر جار کاریگەری لەسەر دروستبوونی ئەندامەکان و زۆر جار کاریگەری لەسەر گورچیلەکانی دەبێتن بۆیە وا باشترە لەو تەمەنە وتمان تا 7 ساڵ بە ڕۆژوو نەبن لە دوای 7 ساڵیش بە پێی پێویست و بە پێی ڕێنمایی و بە چاودێریەوە بتوان بە ڕۆژوو بن باشە دکتۆرە گەربینە سەر ئەو مناڵانەی کە لەو تەمەنە بە ڕۆژوو ئەبن ئەو خواردنانەی کە ئەبێت بیخۆن چی؟ بەڵێ جارێ چەند خاڵێکی گرنگە زۆر جار مەسەن دابوونەری تێ زۆر خێزان هەیە بەڵام بێ پارشێو بە ڕۆژوو دەبن یان تاخیرەکەن بە هیچ شێوەیەک نابێتن بەبێ پارشێو بە ڕۆژی بن لە کاتی پارشێویش دەبێت هاوسەنجی تەواو لە خواردن و لە شلەکان هەبێتن بۆ ئەوی بە درێژایی ڕۆژەکە کاریگەری لەسەریان نەبێتن بۆ نمونە شلەی پێداویست تایبەت وەربگرن میوەی تەواو وەربگرێتن ئەو خواردنانەی کە شەکریان تێدایە مثڵەن ئەو خواردنانەی کەوا پڕن لە کالیسیۆم و شیر و بەرهەمەکانی ئەو خۆراکە میوانەی کەوا پێوەکو پرتەقاڵ و سەوزەکان ئەوانەی کە پڕن لە پۆتاسیۆم دەبێت ئەو خواردنانە کە هەمووی وەربگرێتن بۆ ئەوەی بە درێژایی ڕۆژەکە تەسیل نێوێتن و جگە لەوەش ئەگەر ئەو منداڵانەی جگە کەوا بە ڕۆژوش نابن یان بووماوێککەم بە ڕۆژ دەبن بەڵام خێزانەکانیان بە ڕۆژ دەبن زۆر جەروا باوە لەگەڵ خۆیان جەمەکانیان بۆ دابین دەکەن ئەوەش هەڵەیەکی باوە زۆر ئێستا بێ پێویستە منداڵ لە کاتی خۆی خواردن وەربێتن ئەگەر باوانەکانیشان لەو کاتە مەسەڵەن خواردن نەخۆن بۆ نە بەیانیان ئەگەر منداڵەکە بە ڕۆژنەوە بەیانیان بۆیان ئامادە بکەن نەک وەکو ئەوەی کەوا لە ڕەمەزانان هەیە لە کاتێکی درەنگ هەڵدەستن و خواردن منداڵەکانیان بدەن کە بە ڕۆژوش بوون بکرێتن دابش بکرێتن ئەو ڕۆژە لە هەر کاتێکش کاریگەری ڕۆژوو لەسەر منداڵەکانەکە زۆریان لێ نەکرێ ڕۆژەکان پێ بشێنێتن بۆی کاریگەری لاوەچ و ماچی خراپی لەسەریان نەبێتن کە بۆ ئێوارەش یەکەم شت بە شیرینی دەست پێ بکەن چونکە ئەو منداڵنە زۆربیان ئەو توانایان نییەکوا شیرینی خەزمکەن وەکو گەورەکان جگە لەوەش پێداویستی شلەمەنی و ئاوی تایبەت وەربگرن بۆ ئەوی تەسیری ئەو ڕۆژیان لەسەر کەم بێتەوە ئەما کەوێتە سەر لایەنی با بڵین بنیەتی ئەو مناڵە هەندێک منداڵ هەیە ئاسایی بێت و هەندێکی دیکەنە ئێمە کاڵێن دەبێت لە ژێر چاودێریا بێتن مەسلەکە ئەو خاڵانەیە کە باز دەکەن بۆ نمونە هەندێک منداڵەیە لە بوونیەوە لاوازە یان هەندێک منداڵ هەیە نەخۆشی درێژخایەنی هەیە کەوا پێویستی بە خواردن هەیە پێویستی بە دەرمان هەیە لە کاتی پێویستە یان هەندێک منداڵ هەیە کێشەی خوێنی هەیە یان هەندێک منداڵ هەیە دەرمانی درێژخایەن وەرەگێتن ئەو منداڵانە یان ئەگەر مثلەن نەخۆشیێکی وایە بێتن کاریگەری لەسەر بێتن 2 ساعت خواردن نەخوا نابێتن ئەو منداڵانە بە ڕۆژوو بن ئەو منداڵانەشکەوە توانایان هەیە دوای ئەوەی کە زاندرە هیچ نەخۆشیەکیان نییە توانای جستەیان هەیە چەند ڕۆژێک تاقی بکرێنەوە کەوا کەمێک بە ڕۆژوو بن چەند ساعاتێک اینجا ئەوانە هەوڵ برێتن بە ڕۆژ بن ئەجینا بۆ هەموو منداڵێک کاریگەری خراپی هەیە بە ڕۆژوو باسی ئەو مناڵانە بکەین هەندێک منداڵەیە کێشی زۆرەیان قەڵەوە هەندێک جا خێزانەکان ئەڵێ بێ بە ڕۆژوو بوون بۆی لاواز بێ بە ڕۆژوو بوون بۆ ئەوان گونجاوە ئەگەر قەڵاویش بێ خۆی قەڵەوی ئەگەر بین جیاوازە لە منداڵێک قەڵەو بێ یان چێشی تاو تەندروست بێتن زۆربەی جار ئەو منداڵانێکەوە قەڵەون و کێشیان زۆر زیادە ئەوانە وەکو نەخۆشیەک سیر دەکرێن بۆیە تەنها بە ڕۆژوو بوون
چارەسەر نییە بۆ ئەو منداڵانە بگرێت لەوانەیە زۆر جار ئەوانە پێویستیان بە خواردنی زیاتر هەبێتن بۆ ئەوی بتوانن ئەو هێز توانای هیانە ئەو بکەن زیاتر ئەو بابەتی قەڵەوی دەبێت هۆکارەکانی قەڵەوی چارەسەر بکرێتن ئایا لە ڕووی هۆرمۆنیەوەیە لە ڕۆی ڕژێنە گلانەکان بەستەوە دکتۆر بەراوردێکی لەگەڵ گەورە بوون لەوانەیە دایک و باوک پێی وا بێگەر بە ڕۆژوو بێ کێشی دا ببەڵێ مناڵەتوانێت بە ڕۆژوو بێگەر قەڵەو بوویان گونجاو بووی نەخێر بەنزۆت ئەوانەی قەڵەوەن گونجاو نییە چونکە لەوانەیە بەس بە لەو زاویەوە تەماشاکەن کەوا چێشیان زاوێتن بەڵام وەکو وتمان منداڵ پێویستی بە گەشە هەیە لە ئێسچی لە دروستبوونی مێشتی لە خانەکانی لەشی بۆیە ئەو بابەتانە هەمووی دواکەوێت تەنها وەکو کەمبوونەوەی لەش بە دیارەکەەوە ئازان مەسەن ئەوە لە حاڵەتەی تەندروستی و سوودی پێگەیاندووە بەڵام بەگشتی نەخێر زەرری زیاتر لە سوودەکانی بۆ سەردەستی منداڵی قەڵەو باشە ئەو خواردانەی کە منداڵ بەگشتی چ لە کاتی ڕەمەزان و کاتی ئاسایش نابێت بیخوا کامانن بەڵێ ئێمە ئەگەر باسی ئەو خواردنەوەکەین جارێ پێش هەموو شتێک هەوڵ دەین ئەو خواردنەی کەوا لە دەرەوەیە لە ماڵەوە ئامادە نەکرێتن زۆربەی ئەو خواردنەی کەوا معەلەبن با بڵێن مەوادی حافیزەیان تێدا یان زۆر لە تام و بەراوێن تێکرا بۆ خۆش بێتن ئەو منداڵانە هەمیشە ئامۆژگاریەکەن ئەو خواردنانە وەرنەگرن چونکە ئێمە زۆر جار ڕوبەڕووی ئەو کێشانە ئەبینەوە کە منداڵ خواردنی دەرەوە وەرەگرن و زێیەکی زۆری تایە بەڵام پێکاتەکانی بە شێوەیەکی هاوسەنگ تیانە با بڵێن زۆربەی کات تەنها بەڵام بەش شیرینی و شەکرەمەنیەکانە یان زۆر جار بەس تامە بەڵام ئەو پێداویستی وەکو ڤیتامینی و کانزاکان و با بڵێن ئەو خوێنی کەوا بوو لەش پێویستە تێدا نییە ئێمە هەمیشە ئامۆژگاری دەکەینەوە جگە لەوانش زۆر جار ئەو منداڵانێکەوە خواردنی دەرەوە دەخۆن هەست بە تێربوون دەکەن بۆیە ناتوان ژەمەکانی تر بە خۆراکی پێداویست دووەربگرن جگە لەوانە یەک لە هۆکارەکانی کە کێشەی پیسایی لە منداڵ کە قەبزیە کە ئێمە لە هەرە کێشە باوەکانە کە لە منداڵ ڕوبەڕوێ بینەوە ئەو خواردانەیە کە لە دەرەوە ئەخورێتن بەڵام ئەو خواردانێکەوە لە ماڵەوە ئامادە دەکرێتن بە تاکید ینی سوودی زۆرە بەڵام ئەوانەی جیاکەینەوە مەش هەمیشاڵێن خواردنێکی هاوسەنگ بێتن زیاتر لە منداڵ وەکو گەورە نییە ئەو خواردانێکەوە زیاتر پرۆتینی تێدایە ئەو خواردنێکەوە زیاتر بەشێکی زۆر ئاوی تێدایە ئەو خواردانە بخورێتن باشە دکتۆر هەندێک جارە و قسەیە هەیە دایک و باوک ئەزانن ئەڵێ مناڵ ئەو خواردنەی خراپە حەزیرێتی بۆ منە چپسە ترشیە ئیتر خواردنەوە گازیەکانە زیاتر حەزیان بۆ ئەو خواردانە ناچێت بۆچی ئەو خواردانە زۆربیان یەکەم تام و سێژەکەی زۆر زۆر خۆشتە لە خواردنی ئاسایی چونکە ئەو نەکهانەی خاصی تێکرێتن بۆ ئەوی ینی زیاتر سەرنجی منداڵەکە ڕابکێشە و بیخواتن جگە لەوەش ئەو منداڵنە کە دەیخۆن زووتر هەست بە تێربوونەکەن بۆیە حەزیان بەو خواردانەیە نەوەک ئەو خواردانەی کەوا ئامادە کراوە بەشێکی زۆر دەبێ بخۆن منداڵ حەزی لێدایم خواردنێکی کەم بخوا زوو بگەڕێتەوە سەر یاریکردن و سەر ینی لەس ئەو حەز ناکاتن زۆر مەشغوڵی بە خواردنەوە دایک و باوک چی بکە بۆی مناڵەکەی ئەو خواردانە نەخوات هەر بەو شێوەیە ڕایبێنێت کە خواردنی خۆی باشتر وایە تۆ ئەگە ئەو منداڵانە لە بیدایەتەوە فێر نەکرن کە خواردنی دەرەوە بخورێ بەڵام ئەگەر فێرش بوون بتواندرێت کەم بکرێتەوە بە شێوەیەکی زۆر وەرنەگیرێ لەگەڵ ئەوانە هەم بدرێن کەوا خواردنی ماڵەوە بخۆن یانیش بکرێتن لە کاتی خواردنی ژەمەکاندا ئینجارێک لەو خواردانەیە بدرێتێ لە نێوان ژەمەکان هەوڵ بدرێتن ئەو خواردانە وەرنەگیرتن چونکە بەدڵ نیایە ئەگەر ئەو خواردانە فێر بوون خواردنی ماڵەوە ناتوان بخۆن باشە هەر لەسەر لانی تەندروستی منداڵ باسی خەو بکەین خەو وەکو خواردن بۆ منداڵ گرنگە بەڵێ بەنسبەت خەو لە قۆناغە جیاجیەکان لە منداڵ جیاوازە ئەو لە منداڵی تازە لەدایک بوو ئەوانە زۆر جار بۆ ماوەی 12 ساعت 14 ساعت هیانە بەپێی خودی منداڵەکە 16 ساعت ئەخەوێتن بەرەبەر ئەو خەوەکەم بێتەوە تا ئەگاتە قۆناغی ئەگەر بە گوێرەی تەمەن باسی بکەیت دکتۆر منداڵ سەرەتای لەدایک بەڵێ سەرەتای لەدایک بوونەوە تا 2 ساڵەوە منداڵ زۆر ئەخەون زۆربەی کاتیان بە خەوتن ئەوێن و زۆر جارێژێ کە لەدایک دەبن کێشە بۆ خێزانەکان دروست دەکەن زۆربەی خەویان لە کاتی ڕۆژە بە شەو ناخەون بۆیە ئەوە زۆر لە کێشە دروست دەکە وازان کێشەیەکەیە لە خەوی منداڵەکە لە دوای 2 ساڵیەوە بەرەبەر خەوکردن کەمە بێتەوە بەڵام لە تەمەنی قوتابخانە لە تەمەنی 6 ساڵی ئەوانە باشتر وایە ئێمە ئەگەر کاتی خەوەکەش حساب نەکەین شێوازی خەوەکە گرنگە بۆ منداڵانە بۆ نمونە باشترین شتەوەیە لە کاتێکی زوو منداڵ بخەوێتن باشترین کاتیش ئەوەی سعاتدا شەو زووتر بخەوێتن چونکە لە زۆربەی توێژینەوەکان باز لەوە کراوە کاتژمێر 10 بۆ 2 شەو
ئەوە باشترین کاتە بۆ چالاکی و دەردانی هۆرمۆنی گەشە بۆیە ئەو منداڵانەی کەوات درەنگ خەویان لەکەوە یان درەنگە خوێندرێن بە هۆیان دابوونەریتەوە یان ئەگاتە نێزی سعات 1 و 2 ئەوانە زۆر کاریگەری خراپی لە باشە هەیە ئەڵێ تەنیا لە ڕەمەزان مناڵەکە ناخەوێتە درەنگ لەگەڵ دایک و باوکی ئەمێنێتەوە ئایا بە یەک مانگە و منداڵە زیانی پێگاگەر خەوی گۆڕە؟ نا بە یەک مانگ بۆ خەو لە خواردن بەڵێ بەڵام بۆ خەو کاریگەری چوان نابێت چوە دوای ئەوە ئەگەڕێنەوە سەرەوە چۆ خەو فێربوونە کە دوای بە ڕۆژ و دوای ڕەمەزان گەڕانەوە سەر ئەو شێوازی پێش و بەدڵنیایی ئەگەڕێتەوە و تاوان چەند خاڵی شێ دەبێ ئاگیان لێبێت مەسەن نەبوونی ڕووناچی نەبوونی ژاوەژا و خواردن لە کاتی زوو بۆ ئەوی کێشەی خەوی بۆ دروست نەکاتن بەڵام بە گشتی وا باشترە لە زوو بخەون و خەویشیان پچڕ نەبێتن و خەوێکی ئارام بێت و تا ئەگەر بەیانی زووش بخەوەراتن بەلای کەمی 7 بۆ 8 ساعتێک خەویان هەبێت. باشە دکتۆر کارزان لەگەڵ بەردەوامە بی چینە دهۆک هێشتا زیاتر لە 10 ڕۆژی ماوە بۆ جەژنی ڕەمەزان بەڵام بەشێک لە وڵاتیانی دهۆک هەر لە ئێستاوە شەوانە پێداویستیەکانی وەکو چەرەزات و چوکلێت دەکڕن. مەسعود محەممەد پامنێری کوردستان 24 لە دهۆک زانیاری زیاتر دەخاتەوە. بەلێ دەمیا بۆش بیتن دیارە از ناو بازارە دهۆکێ دەما نێزیکی زیاتری 10 ڕۆژانی 13 ڕۆژاش ڕەمەزانە پیرۆز دەرباز بوون هەتانو کە پشەوێ هێدی یعنی بازارە دهۆکێ قەرەباڵغ بیتن ڕۆژێنێکێ دانی هەتا ڕۆژە شەشێ هەفتێژی و قەرەباڵغی پشەوێت سەر بازاری نەبوو زیاترێڤاریە خەڵکی قەستە بازاریت کرد لێ دیارە نوکە هێدی بازاری قەرەباڵغ بیتن ئەف بازاری ئەسلێژیە تایبەتە دابینکردنا تشتێن جەژنێوانی ئەو تشتێن ڕۆژانە سەر سفرە هەر ماڵەکە تێنە دیتن لێرێ هێتە دابینکردن یەکش وان جەهانە بازارانە گەل هەندێک جوان باوم براهین هاتینە ستۆپ کرا بەڵێ بەڵێ ڕەمەزان ئەف ساڵە چاوایە خودی گەلەکە خوشە الحەمدولیلا جەوی هینە و قەتیت کارێکیت کێ خودی بەردەکانێکی بەردەکانێ باش ڕۆژێت و بەردەکانی ئەم شەوێ خودی شەو ڕۆژ بەڵێ بەس خەڵک زیاتر قەستە بازاریت کرد ڕۆژی ئەم شەوە خەڵک وڵا هەردووگێتین پس بشەف چێترە بۆ دنیا هینترە دوا ڕۆژادا وا شەوادا ئەس بێژم ینی وان چەند شەوێت ئەخیرێ واسێ چوار شەوێت دەرباز بووی گۆرینەکەت یا بازاری خەڵک پتر قەستە بازاری بەڵێ ئەکید وێزبوعی تقریبان بۆشتر بۆش بەری وێزبوع چووی بەڵێ تۆ هەتێ وێرە چ بکەری خودێ مری ساکینە چەرەسە و هەندە تشت عیدێ تشت عیدێ بەڵێ باش زیاتر ژنێک تێن وا تشتات کردن ینی زەڵام ژێندا جارە هاریکاریە ماڵ کردن طبعا ئەکید خۆش شتێکی هاریکاریە بەڵێ دەت شتێکی غەریب لەوێرە دیت ینی خودێ تشتێکی مراتەبە و جوانە ینی ڕۆژە جەژنی دا زیاتر خەڵک ینی خواستە خەڵکی حەز و خەڵکی سەر چییە خودی بۆ چارەز ینی میوانێک بێت مرۆڤ تشتێکی بداتە شتێکی جوان چکلێتێ جوان ینی تشتێکی جوان زۆر باشە سپاس بوو تا خۆش زگەرانە کەسی دی باوەم وەرە تجارەتی تشتاب کردی خودی پارێ وڵام ساتی سەحکەینە بەڵێ چاوایە ڕەمەزان چاوایە تشتێ جەژنێ چاوانە چاوە پرێڤەی ساف ساڵە والله الحەمدولیلا خێر و بەرەکەت بوو ساڵێکا خۆشە و تاکید هەکەر وەزعی عالەمێ خۆش بیتن و بارێت ئابووریە باش بیت هەمیت کەیف خۆش بن الحەمدولیلا یعنی پێنگاوێت باشتر یەت هاتینە هاوێتنش ساڵت بەرینوکە تاکید دڵدیف هەکوت بژن بیڤەرا دی باشتر بیتن داهاتیدا خودی سەحکەینە تشتێ عام کە شتێکی غەریب پێ دیکە لێرە والله ما هەر ساڵ هەندێک جۆرێت نییە چکلێت هاتێن و چارەز نە هەروەکی خۆ نەویستە زیاد تشتاب کردی بەلێ وڵام پازار ڕۆژێت مای بەلێ بەس هەموویمە دیتنان و کەمە سەحکەینە کادە چ اختیاری سەرجێکی بکەی زانێک تێنی هاتی خۆش سەرکەفتی بی دەمەت خۆش بۆرینی کاک نەشۆن ئەف ساڵە چ شتێکی غەریب هاتیات بازاری دانی تێنی کوردەواری ئەس بژم چش بوان چ محل هەوە هەن چ شتێکی کوردەواریە بەڵێ بخێر بێن سەرچاوا بۆ کۆمپانیا وایب ئەم وەکی کۆمپانی ئەم هەر ساڵ gelek جورێت نیەت شریناهی و چەرەزەت ئامادەت کەین بۆ خەڵکی خۆی خۆشتوی هەلکەفتنی جدا جدا شوانە جەژنا قوربانی و جەژنا ڕەمەزانی و جەژنی دیژی هەروەسا گۆرینێت بەردەوامن ئەم بکەین تشتێت نیوە کوردەواری ناوداهانەوە بەڵێ کوردەواری بایبا کوردیە هەی مە سسیا هەی بەڵێ بە بایبەت کوردی مەت هەی بایبا کوردیە ئەوانە میویژامەیە کوردیە محلیە مە سسیا هەی مە جۆرێت هەین مە بێمکێت هەین بەهۆیت ڤڵە مەسەلەن بۆ هیوا کوردیت گەل بۆ هیوا بیانێکی یا کوردی ئەرزانترانی یا کوردی چکش بەرک و
ئینتاجی وێ کێمە یا کوردی گیرانترش یا ئەمریکای کوت بێژن فەرقیایکە هەیت تێدات بەهاوادا مثلا یا کوردی 15000 بازار نوکە پیت پیچا دەست پێکەتن وەکی ڕەمەزان مثلا پازای ڕەمەزان وێ بە شول دەست پێکەتن و خەلی قەستەوە بازاری کەتن و ئەفساڵە موسمی تاقیکردنەوە بێگاوێ خەلکێک نایەتن تەڵەبە بەت مژیلن قوتابیە بەت مژیلن بەس ئینشاءڵڵا پشتی بیستایی وێ ینی دێ حرەکە باشتر بتن نوکەش گەلێک باشە الحەمدلله و حرەکیەوە هەی باشە سپاس بتەکەناشۆن ئەس گەل وێ خیشکێ بۆخبم ئەس کەرەمە خۆ بەس پرسیارێک ئێستا بکەم زیاتر ژنی گفتتن ینی خۆستە ژنۆ زیاتر سەر چیە؟ سەر شتێک کوردی گەلە حەسکرد بەلێ گشتی ینی یافسێن و کرد بازاری تێتا کڕین چیە خەڵک زیاتر چت بەد ڤڕۆژادا بۆر بکە گەلک چارە سەد بن و توفکە من ئەڤە پێت بێت جەژنە نەشبەر هەندێ بەلێ زۆر باشە سپاس وتەجی بەلێک و ما دادیارکردنێک و هەرشت نوکە خەڵێکی قەستە بازاری کاتەنش بوو دابینکردنا پێت ڤێن جەژنێ دیارە هێشتا چەند ڕۆژێک ماینە گەلک ڕۆژ ماینانی پتریانی ڕەمەزان هێشتا مایە لێ وەکو ئامادەکاری خەڵک قەستە بازاریت کرد تایبەتی ژیاوێ قەستە بازاریت کەن ژبەر و پرۆژێ دنیا گەرمە خەڵک پرۆژیە شەوێ قەستە بازاریت کەن بۆ مەرەما چەندێک و کەلۆپەل و پێت ڤێن گرێدای ڕۆژە جەژنێ دابیم کەن و سفرێت خۆب نەخشینن پێشوازیە مێفانەدا ئەت ڕۆژایەکیە جەژنەنا سپاس بۆ هاوکارمان مەسعود محەممەد لە دهۆک لەگەڵمان بوو دکتۆر کارزان جارێکی تر دەگەڵێمەوە وڵات هەر تایبەت بە خەوی منداڵ هەنێ جار بۆی ئەو مناڵە بخەوێ دایک و باوکی ئەیترسێنن بەترس ئەی خەوێنن ئایا ئەمە کاریگەری لەسەر تەندروستی ئەو منداڵە دروستەکە بەدڵنیایی ئێمە هەمیشە ئامۆژگاری دایک و باوکان دەکەین کەوا دەبێتن بە شێوازێکی تەندروست منداڵ فێرە خەو بکرێتن لە کاتێکی دیاریکرا و ڕۆژانە تەعود بکاتن لەو کاتەوە بخەوێتن بۆ ئەوەی هاوسەنجی مادەی میلاتۆنین کە لە مێشک بەرپرسیارە لەسەر ڕێخستنی خەو بە شێوەیەکی گونجاو دەربێتن کاتەکانی دیار بێتن هەر کاتێک ئەو هاوسەنجە تێک چوو منداڵەکە خەوی پچڕ دەبێت یان ناتوانێت بخەوێت یان خەوی ناخۆش دەبێتن بەدڵنیایی ئەو هۆکارانەی کەواوە لەکە منداڵەکەش بە شێوازێکی تەندروست بخوێ یەک لەو خاڵانە ئارامیە لە کاتی خەوەکەدا هیچ ترس و دڵڕاوچەیەکی نەبێتن هەز بە تەنیایی نەکاتن هەز نەکاتن کەوا لە کاتی خەوە تووشی ناخۆشیە بێتن یان تووشی خەوی ناخۆشە بێتن بۆ زۆر جار منداڵە بینین لە کاتی خەوە زۆر جار قساکەن زۆری منداڵ هەیە لە کاتی خەوە ئەڕۆن و لە جیاکەی خوان بزانن ئەوانە هەمووی نیشانی ئەوەن کەەوە ئەو منداڵە خەوەکەی ئارام نییە دڵە ڕاوچەی بۆیە ترس و ترساندنی منداڵ یان هەڕەشە لێکردنیان بۆ خەو کاریگەری زۆر خراپی هەیە واکە ئەو منداڵە خەوەکەی گونجاو نەبێتنی یان زۆر جار وا خۆی پیشانداکەەوە خەوتو باشە دکتۆر لەسەر ئەو قسەی جەنابەت زۆر جار مناڵەوە ترێ بۆ نمونە کە بە ڕۆژە ترسێ شەو لە خەوا پێوەی دیارە وەکو ئاماژەت بۆ کرد هۆکاری ئەو پەیوەندیە چییە بۆ هۆکاری ئەو پەیوەندی ئەو منداڵانەی کەەوە زۆر جار منداڵ وەکو گەورە توانای دەربڕینی نییە لە شتەکان بەڵام با بڵێن وەکو تووشی کێشەیەکە بێتن ناتوانێت بە شێوەیەزێکی تەندروست دەری بڕێ و ناشتوانێت چارەسەریەکانی بۆ بکە بۆیە ئەوان ئەو وەکو بارێکی دەرونی وەکو پاڵەپەستۆیەک لەو منداڵەدا کەڵەکە بێتن زۆر جار لە کاتی خەو یان لە کاتی ئەو کاتێکەوە هەست بکاتن کە هیچ زەختێکی لەسەر نییە ئەو لە شێوازی قسە لە شێوازی ڕۆیشتن لە شێوازی زۆر جار هاوارکردنەوەە دەری ئەبڕێتن کەواتە هەموو کاریگەری نەرێنی ئەو بارە دەرونی ناتەندروستەیە کەوا بۆ منداڵەکە خەڵق بوو باشە زۆر جار قسێکی شێ لە ناوخەڵەگەڵە جاران مناڵ هەمووی واخەوت شەو لەبان هات دێوەکە هات ئیتر ئەو شتانەی زوو مناڵەکان ئێستا ئایبیشیانی هەمووی ئەڵێ گوڵن جیاوازی مناڵی زوو جاران جیلی پێشتر لەگەڵ مناڵی ئێستا چییە؟ بڵێ چەند خاڵێک هەیە بۆ ئەوەی کەوا جیاوازی بکەین لەوای پێشتر ئێستا کە زۆربەی منداڵەکان مەشغوڵن بە هەندێک یاری و دابوونەریتەوە مەسەن ئەو ئایپاد و ئەو مۆبایل و یوتیوب ئەوانە کۆمەڵێک با بڵێن کاریگەری خراپ لەسەر مێشەوە وێنەی ناخۆش یان با بڵێن ترسێک دروست دەکاتن لە منداڵەکە یان زۆر جار منداڵەکەوەکە هەمیشە لە کاتی خەویشدا با بڵێن مێشتی ئاکتیڤ بێتن هەست بە ئارامی نەکاتن بەڵام لە جاران ئەو شتانە نەبوو کۆمەڵێک منداڵ زۆر جار بەیەکەوە بوون هەستی بە تەنیایی ناکرد و زۆربەی کاتیش جێگاکان تاریکتر بوون لە ئێستا زۆر جار ڕووناچیترە و زۆر جار دەنگ و ژاوەژاویش کەمتر بوو وەک لە ئێستا بۆیە ئەو منداڵانە زیاتر بە شێوەیەکی تەندروست دەخەوتن و کۆمەڵێکی منداڵ بێکەوە بوون ئەوەش کەشێکی ئارامی بۆ منداڵەکە دروست دەکات
بەڵام ئەوانەی ئێستا جگە لەوەی خۆراکی تەندروستیان نییە زۆر جاریش ئەو خۆراکانە مثلەن خواردنەوە گازیەکانە یان زۆر جار ئەو خواردنەی کەەوە کافائینی تێدا ئێستاکەوت جاران ئەو شتانە زۆر کەم بوو وەکو ئەو مانە قاوە و نۆتێلا ئەوانە کاریگەری زۆر خراپی هەیە تومادە کافائین تێدا واکە منداڵەکە هەمیشە وشیار بێتن تەنانەت ئەو کاتێکی ئەخێوش خەوەکەی پچڕ بێ خەوەکەی قوڵ نەبێتن بۆی جیاوازەکەوێ ئێستاکە ئەو مستەلزەماتانەی هەیە و ئەو یاری ئەلکترۆنیانە هەیە وای کردەوە منداڵەکە ئەو کەشە ئارامای بۆ دروست نەبێ خود جاران هەبوو. باشە بینە سەر و منداڵانەی کە کێشەی تەندروستیان هەیە یان پێویستیان بە نەشتەرگەری هەیە یان نەشتەرگەریان بۆ کراوە با لەوە دەست پێ بکەین منداڵ ئەوانەی کە نەشتەرگەریان بۆ کراوە لە مانگی ڕەمەزان ئەتوانن بە ڕۆژوو بن یان پێویستە دایک و باوک چۆن چاودێری ئەو منداڵانە بکەن. بەڵێ ئێمە بە شێوەیەکی گشتی ئەوانەی منداڵانێک خوا نەشتەرگەریان بۆ کرد یان قەرار وایە و کاتێکی نەشتەرگەریان بۆ بکرێت پۆلی نەکرێت بۆ دووجر ئەو نەشتەرگەرانەیە کەوا نەشتەرگەری ساردیان پێڵێن کەوا پێشتر باڵێن تەشخیص دەکرێت و چاودێری ئەکرێت و کاتێکی دیاری بۆ دیارەکرێت کەوا نەشتەرگەری ئەنجامدا لەگەڵ ئەو حاڵتانەی کتتو پڕنکەوە کاتویان دیار نییە ئێمە لێرە دەتوانین بەس قسە لەسەر و حاڵتە ساردا نەبکەین ئێمە دوو مەرحەلەمانەیە مەرحەلەیەک ئامادەکردنە بۆ نەشتەرگەریەکە ئەو منداڵانێکەوە بە ڕۆژۆ بن زۆر جار ئامۆژگاریان نەکەین کەوا ئەو منداڵانێکەوە نەشتەرگیانێ بە شتێک بە ڕۆژی نەبوون چونکە ئێمە پێویستمان پێ 4 بۆ 5 ڕۆژیان بۆ بۆ ماوەی هەفتەیەک خۆراکی گونجاو بدرێتە منداڵەکە کەش و لەبارێ کەش و هەوایەکی لەبار بۆ منداڵەکە ئامادە بکرێتن بۆ ئەوی لە کاتی نەشتەرگەریەکە کەمترین زیانی پێ بکەین چکە خۆمان زانین نەشتەرگەری باڵێن ئیسابیان تڕۆمایەکی گەورەی بۆ منداڵەکە بۆی ئەگەر لەو ماوەیە خۆراکی پێویست زۆر نەگرێتن یان شلەمەنی پێویست زۆر نەگرێتن لەوانەیە بە تەواوی ئامادە نەبێت بۆ نەشتەرگەریەکە جگە لەوەی ئێمە پێویستمان بە کۆمەڵێک پشکنین هەیە پێش نەشتەرگەری ئەو پشکنینانە لەوانەیە ئەنجامەکانی بە شێوەیەکی خراپتر دەرکەوێتن کەوا تەسیر لەوە بکاتن نەشتەرگەریەکە ئەنجام نەدرێتن یان پێویست بە دەرمان و بە چارەسەری زیاتر بکاتن بۆ ئەوی بیگەینە ئەو قۆناغی کەوا تەواو ئامادە بێتن بۆ نەشتەرگەریتن لە کاتی نەشتەرگەریەکە ئێمە خۆشمان دائیم زۆر تەرکیز لەسەر نەخواردن نەکەین لە کاتی بۆ پێش ئەنجامدانی نەشتەرگەریەکە نابێت کاتەکەی زۆر بێتن کە تەسیر لە منداڵەکە بکە چ لە جەستەی چ لە کاتی نەشتەرگەری لە کاتی سەرکردن چ لە ئەو زەرەر و زیانی لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەریەکە بەڵێ ئێمە زۆر لە مناڵی بچووک و یاسای 6-4-2مان هەیە ئەڵێن 6 ساعت بەڵام خواردن نەخواتن پێش نەشتەرگەریەکە 4 ساعت بۆ شیر 2 ساعتیش بۆ ئاو ئەوە لە مناڵی بچووکە بەڵام لە مناڵی گەورە ئەوانێ مەسەن لە 10 ساڵ زیاترن زۆر جار وەکو گەورە 6 بۆ 8 ساعت ئەڵێن خۆراک نەخواتن چونکە ئەگەر لەو ماوەیە زیاتر منداڵەکە خواردن نەخوات لەوانەیە لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەریەکە کاریگەری خراپی بێت بەتایبەتی بابەتی سڕکردن کە بابەتی سڕکردن ئەو منداڵە کە منداڵە دەرمان وەرەگرێت و لە حاڵەتێکی بێهۆشیدا دەبێتن دەبێت تەواو ئامادە بێتن هیچ کێشەیەکی فەسلەجی نەبێتن کێشەیەکی ئۆرگانی نەبێتن بۆ ئەوەی بتوانێت ئەو کاریگەری ئەو نەشتەرگەری لەسەرە بتوانێت تەحملی بکاتن ئەوە بەنسبەت ئەنجامدانی نەشتەرگەریەکە وا پێیان بڵێن ئامۆژگاریەکەن کەوا بۆ ماوەیەکی دوور و درێژ بێبەش نەبن لە خواردن و لە شلەمەنی لە دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکە بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ ئەوە نین کەەوە منداڵ بە ڕۆژوو بێتن چونکە چاکبوونەوە و با بڵێن گەڕانەوەی کە فترەی نەقاهی پێڵێن ڕکەفەری کە منداڵەکە ئەگەڕێتەوە ئەو بارە ئاساییەی کەوا لە پێش نەشتەرگەریەکە هەی بووە کاتێکی دەوێتن ئەو کاتەش پێویستی بە خۆراکی هاوسەنگەیە لە هەر تەمەنێک بێت بەڵێ لە هەر تەمەنێک بێت پێویستی بە خواردنی تەواو هەیە پێویستی بە چارەسەر هەیە و دەرمانە دەبێت لە کاتی گونجاوە بدرێتن پێویستی بە شلەمەی تایبەت هەیە بۆ ئەوی خانەکانی بگەڕێنەوە باری ئاسایی خۆی بۆیە لە کاتی دوای ئەنجامدانی نەشتەرگەری بە هیچ شێوەیەک ئامۆژگاریەوە ناکەین کەەوە منداڵەکان بە ڕۆژوو بن. باشە دکتۆر لەگەڵ بەردەوامە بینە چینە سلێمانی هەرچەندە یاری سینی و زەرف زیاتر لە کەرکووک و گەرمیان دەکرێت بەڵام چەند ساڵێکە لە شەوانی مانگی ڕەمەزان لە شاری سلێمانی و لەوێ پەریسەندووە گەنجان و لەوێ زیاتر کاتەکانی خۆیان بەم یاریە بەسەر دەبن زانیاری زیاتر لە پەیامنێرمان ئارام بەختیار لە سلێمانی وەردەگری. بەڵێ سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش لە شەوانی ڕەمەزان جگەلەوەی کە هاوڵاتیان دەچنە دەرەوە کاتەکانی خۆیان بەشێکی لە سەر شەقامەکان بەسەر دەبەن و
لە دەرەوە خواردن دەخۆن تا درنگانێکی شەو لەگەڵ ئەوەشدا هەندێک یاری هەیە کە تایبەتە بە شەوانی ڕەمەزان و زۆرجار لە شەوانی ڕەمەزاندا ئەم یارانە ئەنجام دەدرێت. یەکێک لەو یارانە کە ماوەیەکی کەمە چەند ساڵێکە هاتۆتە شاری سلێمانی، ئەو یاریاش یاری سینە و زەرفە کە تایبەتە بە ناوچەی گەرمیان و کەرکووک کە بە شوەیەکی بەردەوام لەو ناوچانە یاری دەکرێت. ئێستاش هاتووەتە سلێمانی و ینی ئەم یاریە پەرەی سندووە لێرە، وەکو ئێستاش دەبینم من یەکێکم لە جێگاکانی شاری سلێمانی کە گەنجان و لاوان تێدا کۆ دەبنەوە ئەو یاریە دەکەن. من دەمەوێت لەگەڵ خۆیان قسە بکەم بزانین ئەم یاریە چۆن ئەنجام دەدەن و کاتەکانیان چۆن بەسەر دەبن لەگەڵ ئەم یاریە لە شەوانی ڕەمەزاندا. ئەوە ئێستا دەیبینن یاریەکەیە کە لە سینیەک و 11 زەرف پێک هاتووە، ئەمان لێرە دەیشارنەوە و دواتر تیپی بەرامبەریش دەبێ بیدۆزنەوە. من سەرەتا لەگەڵ ئەم پیاوەبەڕێزە قسە دەکەم، سلااو لێبێت ینی سیرە و زەرف ینی وەکو دەزانێت تایبەتە بە گەرمیان و کەرکوب. ئێستا ماوەکە لە سلێمانی ئەم یاریە هەیە، لەگەڵ ئەم یاریە چۆنن و ئەگەر پێمان بڵێن شێواز یاریکردنەکە چۆنە؟ شێواز یاریکردنەکە من بە سەرەتا بەخێرەتمتانەکەم خۆم کەرکوچیم لە ئاسڵا ئەم یاریش کە لێرە کۆبووینەتەوە لە خۆشی ڕەفیقان هەمووی کەرکوچین زیاتر کە کۆبووینەتەوە. یاریەکە پێکاتووە لە 11 زەرف و سینیەک 2 گوڵ و 2 شت هەیە لەو یاریە. ئەو یاریە خۆشەکەی لەوەیە ئەبێ تامەزرۆی بی بۆ یاریەکە لەبەرەوەی تامەزرۆیت نەبێ خۆش نییە یاریەکەکەوە. ئەوە بنجوقی پیاڵەن، ئەوە بنجوقی پیاڵەن. یاریەکەتر بە دڵی خۆ دەیشارێتەوە، بەزەوەی لە شوێنەکەی خۆی داینەنێتەوە وەکۆی کە ئەشی شاری چی پێوەیە. ئەمە لوقمە لێیانداوە، زیاتر شەکریان بەکارێنە. ئەم ساڵەکە کردوانە بە لوقمەکەش خراپ نییە، ساڵان نەشار بەکارێنێنەوە، بەس ئەم ساڵ لوقمەکەی زۆر باشە و زەرفەکانش زۆر بێسراحەت لەسەری ڕاوەستێ. ئەبێ چەند جار تیپی بەرامبەر بە دوای ئەو شتا بگەڕێ بۆی بیدۆزێتەوە. خۆیان یاریە 11 زەرفە نەگە بنجۆقەکە ئیتر کە دۆزیەوەی تەرەوە چینیاتی دەلای ئەو ئەمە 100 خاڵ دنگەیەکی پیاڵان ترە 2 گوڵ و گوباعێکی پیاڵان ترکە دۆزیەوە ئیتر ئەو یارە سینەکاتی تەلاوی تر تۆ توانی مەزانەی خۆ دەرکێت و بیدۆزیتەوە. خۆم یاری ئەوە ئێستا 3 زەرف ماوە، بەڵێ 3 زەرف ماوە. تر نازام لەگەڵ جەناب قسەمە نازام گوڵی لێداوێنە ترکە گوڵی لێدای دۆزێتەوە ئەوە دۆزیەوە. ئەوە یاری کڵاوێنە، ئەمە یاریەکی عشارانێ، ئەوە یاری کڵاوێنە، بەس خۆی زووی هەرین کەرکوچی بووە. ئێستا لە هەولێر ژیاری پێکەن، تورکمانەکان لە هەولێر ژیاریەکەن، خۆی یارەین کەرکووکە بە تایبەتی. ئەگەر پێمان بڵێ ئەم یاریە کە ئێستا هاتووەتە سلێمانی، خەڵکی سلێمانی چۆن تەماشا لەم یاریە دەکەن؟ من خۆم خەڵکی سلێمانیم، ماوەی 2 ساڵە ئەم یاریەکەم. عینەن ئەمە خۆی لە سلێمانی یاری کڵاوێن هەیە، ئێمە بە 9 کڵاو یاریەکەن، بەڵام ئەمە 11 زەرفە عینەن کڵاوەکە تام و چێشی کڵاوێن نیە، بەس ئەمە تام و چێشێکی خۆی هەیە بە ئەو تام و چێشەش لە ڕەمەزانان هەیەی، چونکە یاریەکە دەستە جەمعیە، شتێکی فۆلکلۆریە. دۆزیتەوە ئەگەر لەگەڵمان بیت ئێستا ئەوە بۆی هەیە 2 لێبە ئەوە 2 گوڵی هەیە ئەوە دۆزی یعنی وەکو لە دیمەنەکانیش دەبینن چەندی پێک لێرە کۆ دەبنەوە، ینی گەنجان دەبنە چەندی پێک بەرامبەر یەکدا دەنشن و یاری دەکەن. یاریەکە زیاتر وەکو ئاماژەم پێکرد لە ناوچەکانی کەرکووک و گەرمیان زیاتر یاری پێ دەکرێت. ئێستاش لە سلێمانی پەرەی سندووە، ینی بەشێک لە شوێنەکان بە بەردەوامی بە درێژایی مانگی ڕەمەزان خەریکی ئەم یاریکردنە دەبن و کاتێکی خۆش بەسەر دەبن و ئەم یاریەش وەکو ڕەمزێکی پێ هاتووە لە ڕەمەزاندا کە ڕەمەزان بە سین و زەرف دەناسرێت. ئارام بەختیار لە سلێمانی لەگەڵمان بوو، سوپاس بۆ زانیاریەکانت. دکتۆر دەگەڕێمە وڵات هەر تایبەت بۆ منداڵانی کە نەشتەرگەریان بۆ ئەکرێت. دوای نەشتەرگەریەکە پێویستە خێزانەکە چۆن چاودێری ئەو منداڵە بکات و ئەو خواردانەی کە پێویستە بیخوات چین؟ بەڵێ بەنسبەت خواردن لە دوای نەشتەرگەری ئێمە ئەو کاتێکەوە تازە نەشتەرگەریەکە کۆتایی پێدەتن بە گوێرەی زۆری نەشتەرگەریەکە
ئێمە بڕیار لەسەرەوە دین ئایا پێویستەکە لە کاتێکی زوو دەست بە خواردن بکردن یان کاتێکی زۆری دەوێتن زۆربەی ئەو نەشتەرگیرانەیەکەوە نەشتەرگەری سکن کەەوە دەستکاری ڕیخۆڵە ئەکرێتن ئەوانە تاخیر دەست بە خواردن نەکرێتن تاوەکو ڕیخۆڵە ئەگەڕێتەوە کارکردنی خۆی کە هەستمان کرد لە کاتەکەی گونجاوە دوای فەحسی بۆ ئۆکەین و پشکننی تاوی بۆ ئۆکەین و چاودێریەکەین ئەو کاتە دەبێت بە خواردنێکی زۆر کەم ئێمە زۆر جاڵێن بە ئاو دەست پێ بکات نیە بە خواردنی با بڵێن بەو شەربەت و با کێک و بە خواردنێکی بەسیط دەست پێ بکاتن اینجا میوە ئەو شتانە کەواتە سەرەتا بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ ئەوە نیە کە خواردنی قورس بدرێتە منداڵەکان زۆر جار ئەوەش هەڵەیەکی باوە کەوا زۆر جار خێزانەکان واکە خواردنی قورس دەدەن گوایە بە کاتێکی زوو ئەگەڕێتەوە باری ئاسایی خۆیان هەڵەسێتەوە بەڵام ئەوە نەخێرەوە کاریگەری خراپێت چونکە ئەو منداڵانی نەشتەرگەری دەکەن خۆی میتابولیزمی جسمیان خۆی تێکچۆ لە کاتی نەشتەرگەری کاتێکی ئەوێت نەوەکو باسمان کرد کاتی ڕیکەڤەریە ماوەیەکی وێتن بۆی بگەڕێتەوە ئەو تێشکاوی ئەو خانێکەوە ئەو زەرور زیانەی بەهۆی نەشتەرگەریەوە دروست بوو منداڵەکە کاتێکی وێتن بگەڕێتەوە بۆیە زیادکردنی باوڵین پاڵە پۆستۆل چ بە خواردن بێتن چوە لەلایانی باری دەرونی بۆ زەختکردن بێتن کاریگەری نەرێنین دەبێتن بۆیە پێویست وا پێویست دەکاتن بە شێوەیەکی کەم و بە شێوەیەکی بەردەوام بە خواردنی تەندروست دەست پێ بکاتن بەڵام ئەو کاتانێکەوە لە نەخۆشخانە نەما یان گەڕایەوە ماڵەوە ئەو ماوەیەی با بڵێن 2 هەفتەی یەکەم بە تایبەتی هەندێک جاریش تا مانجێک ئەو ئامۆژگاریان دەکەین کەوا ئەو خۆراکانەی پێ بدەین کەوا پڕن لە پرۆتین بچونکە زۆربەی ئەو خانانەی کەواتێکە شوێن لە ئەنجامی نەشتەرگەری زۆربیان لە پرۆتین دروست بوونە بۆیە ئامۆژگاریان دەکەین کەوا بڕێکی پێویست بە تایبەتی لە خواردنی گۆشت لە شلەمەنیەکان و هەروەها لە میوە کەوا زۆر زۆر تەرکیز لەسەر دەکەین بە تایبەتی 2 هەفتە بۆ مانجی یەکەم دوای ئەوە کە گەڕایەوە باری ئاسایی ئیتر ئەو کاتە دەگەڕێتەوە سەر ئەو کاتێکەوە پێش نەشتەرگەریەکە خواردن ئەتوانرێت سەر بەخۆ خواردن بدرێ بەو منداڵێکە نەشتەرگەری بۆ کرێت نەخێر خۆی باشتر وایە ڕێنمایی لە پزیشک وەربگرن چونکە ئەو کاتەی ئێمە نەشتەرگەریەکە ئەنجام دەین ئەو زەرەر و زیانیان ئەو کاریگەریانەی نەشتەرگەری لەسەر منداڵەکە هەست پێەکەین و ئەیزانین بۆی ئەگەر وا بکرێتن ڕێنمایی لە پزیشکەکە وەرگێن ئەمە زۆر لە دوای نەشتەرگەریانەنێ بەڵام زۆر جاریش بەهۆی هەندێک دابوونەریتەوە و کەەوە هەندێک کەسی تر باڵن ئامۆژگاریان دەکەن یان لە هەندێک جێگا جویان لێ بووە هەندێک خواردن دەدەن یان هەندێک دەرمانی کوردەواری هەندێک ئەوانەی پەیوەندی بە جیا و گژوجیا هەیە دەینە منداڵەکە زۆر جار کاریگەری زۆر زۆر خراپی لەسەر چاکبوونەوەی منداڵەکە دەبێتن بۆیە وا باشتر وە ببێ ڕێنمایی بە هیچ شێوەیەک لە خوێنەوە خواردن نەدەن لە ڕووی تەندروستیەوە بۆ شێوازی کە مامەڵە لەگەڵ مناڵ ئەکرێت لەگەڵ یان لەگەڵ گەورە ئەکرێت لەگەڵ مناڵیش هەروابن بوون نەدایک و باوکەیە خۆی نەخۆش کەوتو بەیان نەشتەرگەریکی بۆ کرابێ ئەگەر مناڵەکەش بۆی کرا خۆی چی خواردبێ و چی پێ باش بێ بۆ مناڵیش ئەیکا ئەمە دروستە بەڵێ بۆ ئەو حاڵەتە ئێمە دایم لە زۆربەی تێکستە پزیشکەکانی منداڵان دایم دەستەواژەیەکێ ئەڵێ مناڵ گەورەیەکی بچووک نییە مناڵ زیانێکی تایبەتە تایبەتمەندی خۆیە بۆیە ئەرکی پزیشک و کۆمەڵگە و خێزان هەموویەتی پارێزگای لەو تایبەتمەندی بکە بە هیچ شێوەیەک لە بیدایەتەوەش باسمان کرد با بڵێن مقارنەکردین بە گەورە کارێکی هەڵەیە نە لە ڕووی فسیۆلۆجیەوە نە لە ڕووی توێکاریەوە نە لە ڕووی ئەو نەخۆشیانەی کەوا تووشێ بێتن نە لە ڕووی ئەو خاڵێکەوە پێوەستە بەگەشەوە بە هیچ شێوەیەک لەگەڵ گەورە یەک ناگرێتەوە جیاوازە بۆیە ئەو شتانێکەوە بۆ گەورە ئاکرێتن و هەمان شت لەسەر تەطبیقەکرد لەسەر منداڵەکە کارێکی تابڵی هەڵەیە باشە بینە سەر کەشی دوای نەشتەرگەریەکە بۆ ئەو منداڵە چۆن بێت لە چ ژینگەیەکا بێت بەڵێ ئێمە دایم ئامۆژگاریەکەین ئەو منداڵانەی کەوا دوای نەشتەرگەری کە دەگەڕێنەوە ماڵەوە ئێمە کاتێکیان دێنێ بۆ پشوو اینجا هەمان مەسەڵەن لە عەمەلیاتی بچووکمان هەیە نەشتەرگەریەکان لە مای هەفتەیەک پشووی ئەدرێتێ هەندێکیان تا مانجێک ئامۆژگاریان دەکەین لەو ماوەیە ئەو منداڵە زۆر مەسەڵەن یاری نەکات زۆر نەچێتە دەرەوە زۆر تێکەڵ بۆ منداڵانی تر نەبێتن بۆی تووشی نەخۆشی تر نەبێتن تا ئەو کاتێک چاکە بێتەوە جگەل لەوەی کەوا پێویستی بە با بڵێن بە ئەو کەشە هەیە کە منداڵەکە ئیسراحەت بکاتن دەبێت لەو ماوەیە بە شێوەیەکی زۆر گونجاو ئەو دەرمانانێکی هەیەی وەری بگرێتن نەک تەنها ئەو چەند ڕۆژەی لە دوای نەشتەرگەریە کە منداڵەکە چاک بۆ یان هەستکرا چاک بێتەوە وازە دەرمانەکە بهێنرێتن جگە لە ئەو کەشەش بە هیچ شێوەیەک نابێتن زۆری لێ بکێتن لە هەڵسانەوە یان زۆری بکەن کە مەسەڵەن ئازاری هەیە باوەڕی پێ ناکرێتن زۆرجار لێ تێ ناگەن زۆری لێکەن و هاتووی پێەکەن یان ئەیبەنە دەرەوە
ئەو شتانە هەڵی باون لە دوای نەشتەری ئەنجام دێ بەڵام باشترین شتوێتە سەرەتای بە تایبەتی مانجی یەکەم ئەو منداڵە بە تەواوی پشوو بداتن. باشە چەند گرنگەوە کۆی کە لایەنە جەستەیەکە بایەخی پێدرێت لایەنە دەرونیەکەی مناڵش لە بەروی باسیەوەت کرد هەندێک جار گەورەکان لی تێناگەن ڕەنگە بڕوای پێنەکەن کە ئەو منداڵە ئازاری هەیەیان پێویستی بە پشووە دایک و باوکیان خێزان چەند ئەرکێتی کە بایەخ بە لایەنە دەرونیەکەی مناڵیش بات. یەک لە خاڵە هەرە زەحمەتەکانی منداڵان ئەوەیە کەوا خۆی ناتوانێت تعبیر لە ئازار و کێشەکانی بکاتن ئەوەی هەیە تەنها لە گریان و لە ناڕەحەتی خۆی دەبینێتەوە بۆیە یەکەم خاڵ پێویستە ینی تەواو دایک و باوک ئەوە دایک و باوکانی کەوا منداڵیان هەیە کەوا وشیاری تەندروستیان هەبێتن وشیاریان هەبێتن لە بەخێوکردنی منداڵەکە چونکە تەنها ئەوان نزیکن لە منداڵەکە و کە دێنە لای پزیشکیش ئەو ئێمە قسە لە یەک لە کێشەکان ئەوەیە ئەمە قسە لە دایک و باوکەوە ڕێگەی منداڵەکە ناتوانێت قسە بکە بۆیە ئەو قسانەی کە ئەیکەنیان ئەو شتانێک کەوان لی تێگەیشتن لە منداڵەکە و ئەوەی چاودێریان کردەوە ئەوە ئەبێتە خاڵی گرنگ بۆ ئێمە پشکنیم بکەین چارەسەر بکەین باشتر وایە ئەوانە تەواو وشیاری تەندروستیان هەبێتن لەبارەی حاڵەتی منداڵەکە و زۆر جارێژ منداڵ نابێت زۆری لێ بکرێتن کەوا گریا و کێشەکەی بە هەند وەرنەجێتن دەبێت هەموو ئازارەکانی تێبگەندرێتن و ئەگەر نەیانزانی ئەتوانن پەنا بۆ پزیشک بن چۆ زۆر جەروا کراوە منداڵەکە گریانێکی زۆری هەیە وایە هەڵە لێکە دەرێتەوە کەوا داواکاری هەیە یان ئەو منداڵە لەبەر هەندێک هۆکاری لەبەر منداڵی تر واکە لە بە چاودەکەری بەڵام زۆر جار کێشەی زۆر گەورەی تەندروستی پێیا بۆ دایک و باوکەکە هەستیان پێ نەکردووە کار گەیشتۆتە ئەوەی ینی بڵێن تهدیدی حیاتی منداڵەکە بکاتن بۆیە باشتر وایە لە کەمترین ناڕەحەتی منداڵ وا تێ بگەێنێتەوە کێشەیەکی گەورەی هەیە تا ئەو کاتێک کە دەسەلمێنرێک ئەو شتەوانی. دکتۆر هیچ داتا و زانیاریەک هەیە سەبارەت بە باوترین نەخۆشیەکانی منداڵان لە کوردستانیان زۆرترینە و نەخۆشیانەی کە نەشتەرگەری پێویستە بۆی ئەنجام بدەن. بەڵێ من بەنووسەت سپۆرەکەی خۆم کە نەشتەرگەری منداڵانە زۆربەی ئەو نەشتەرگەریانەی کەوا بۆ منداڵ لە کوردستان ئەنجام درێت نەشتەرگەری چارەسەری ئەو ماک و شێواوە زگماچیانەیە کەوا لە منداڵ وەردەمێت بەداخەوە لەوانەیە ئێمە سنتەرێکی توێژینەوەی تاوامان نەبێتەوە داتای دروستمان بداتێ بەڵام ئەوەی ئێمە کە ئەیبینین و مقارنەیەکە لەگە ساڵانی پێشوو کێشەی مناڵی من کێشەی زگماچی لە منداڵ زۆر بووە و هیچ داتایەکیش نییە هۆکارەکەی بزاندرێتن لەوانەیە ئایا کاریگەری خۆراک بێتن کاریگەری کەشوهەوا بێتن کاریگەری لاین تەندروست بێتن کاریگەری ئەو تەمەنانە بێتن کەوا ئێستا با بڵێن بۆ زەواج کرێتن لەوانەیە تەواو کاریگەری بێتن بەڵام زۆربەی ئەو نەشتەرگەریانە نەشتەرگەری کێشە سگماچەکان لە منداڵ. بڵێ دکتۆر کارزان کازم پسپۆڕی نەشتەرگەری منداڵان سپاس بۆ ئامادەبوون دکتۆر سپاس بۆ ڕێنماییەکانت. مانگی سووری ئوردنی و کوێیتی خوانێکی بەربانگیان بۆ 6,000 ئاوارەی سووری لە ئوردن ڕێکخست لە کاتی بەربانگەکەشدا ئەو ئاوارانە بە یەکتر شادکرانەوە کە بەهۆی شەڕی 7 ساڵی سووریاوە لە یەکتر دابڕاون. مەها ڕەمەزانێ کەس و کار لە هەف کۆم دەبن لێ دناف پەنابەرێن سووریێن لە ئوردنێدا ئەگەرە هەرێ مەزن و کەس و کارژە هەف دوور بن لەو ما سووریێن لەوەر سەر فتارێ بە هەڤرا کۆمبوون. هەیڤا سۆرا کوێتی بە هەماهەنگی لەگەل هەیڤا سۆرا ئوردنێ فتارێک ji بۆی پەنابەرێن سووری بڕێڤە بر داک و خەلک ji هەڤ نێزیک بن. بریارە و 6 فتارên din di heyama meha Remezanê de birêve biçin ji bilî jemên din ku li malbatan bi awayekî rojane bêne belav kirin. إفطار اليوم هو نشاط فطار إيرو چالاکیه جواکیه جالیه هیوا سورا کویتی و اردنی ده هیما رمضان دا ده 6 فطار بین داین جبو 6,000 کسین بروجی لسر درجه 3 روزین رمضان ام زیادتری 15,000 جمن خوارنه بلاغ بکن حدود 6,000 جبوی گلک پنابرانه نتنه جمکه لی بلی ریکه جبوی هفدیتنه و نزیک بونه جه خلکندن بشتی کو اندامن مالباتان لو ولاتان شپرزه بون.
أنا فقط أجري بسوريا من لنگی خوا دشاری لستوریه جدازدا بسدما هاونکی از هاتما اردنش بو چارەسەریە پزیشکی بریا هەیڤە سۆر کارێ منینە کریا ماڵان گرانە لەو ما ئەم لە بەندە ئالی کاریانە و سپاس بۆ هەیڤە سۆر و ئەف فتارش بوومان لە دارخست دعونا اليوم كم على الإفطار ڕۆژانە چاڵکیان تایبەت بە زارۆکە هەنە ژالیە هەیڤە سۆرە کەسێن کارژی تێدە دەکەن خۆ بەخشن هژمارە پەنابەرێن سووریێن تۆمارکری لە ئوردونێ زێدەتری 660,000 لێ دەستەهلاتە ئوردونێ دەبێژە و هژمارە ڕاستەقینە دوو جاران ژ وسا زێدەترە ئیڤا عومەر کوردستان 24 وەرگە بابەتەکانی پاشیومان پێشکەشکردن تاوەکو سبینێ و لە پرۆگرامی کردینەوەداتان هەر شاد بخواتان.